بەخێر بێن زۆر دڵخۆشین بە ئامادەبوونتان. چواردەمین چالاکی ساڵۆنی فکری ئامادە دەکەین ئەمڕۆ بۆ ڕێز ڕازا و مەحموود بە ناونیشانی خوێندنەوەیەک بۆ پێگەی تاک لە یاسای باری کەسێتی عێراق ژمارە 188 ساڵی 1959. خاتو ڕازاو لە دایکبووی شاری سلێمانیە خوێندکاری دکتۆرایە لە زانکۆی کۆیە لە بواری یاسای تایبەت لەسەر یاسای باری کەسێتی. بەڕێوەبەری گشتی بووە لە ئەنجومەنی وەزیران، دواتر ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان بووە، دواتر ئەندامی پەرلەمانی کوردستان بووە لە خولی سێەم بەردەوام. لە دوای کاری پەرلەمان سەرقاڵی کاری ڕێکخراوی و پشتیوانی دۆزی ژنان و ئێستاش ئەندامی بردی بەڕێوەبردنی ڕێکخراوی ئازاد بوونە و ئێستا ئەیەم بە خاتو ڕازاخان لە بەرەوەی دەست بکە. فەرموو خاتو ڕازا. پەیمان خان بەخێر بێ. ئەم کاتتان باش بەخێر بێن. زۆر سپاستان ئەەکەم کە ئەمڕۆ ڕۆژی شەممەیە و ڕۆژی پشووی زۆرینەیە کە لە کاتی خۆتان گرت و ئەم کاتتان بەخشی بە ئێمە و لێرە بوون. خۆشحاڵم بە هاتنی هەمووتان، خۆشحاڵم بەبینینی ئەو هاوڕێیانم. بابەتەکەی ئێمە لەسەر خوێندنەوەیە بۆ پێگەی تاک لە یاسای باری کەسێتی. حەز ئەەکەم سەرەتایی ئەم سیمینارە بە وتەیەکی مارگوینەر دەست پێ بکەین کە دەڵێت تاکی مۆدێرن بەرهەمی دەستکەوتی یاسا و دەوڵەتە. پرسیارەکەی ئێمە لێرەوە دەست پێ ئەکا ئایا بزانین دەوڵەت بۆ دروستبوونی تاک و بۆ هێنانی دادپەروەری، بۆ یەکسانی جێندەری، بۆ ئازادی تاک ئایا لە ڕێی یاساکانیەوە چی بۆ تاکەکانی خۆی کردووە؟ بۆ چوونە ناو بابەتەکەمانەوە من بابەتی ئەمڕۆمان بەسەر دوو تەوەرا دابەشەکەم. تەوەری یەکەم باسە مێژوویەکەیە کە زۆر گرنگە ئێمە بگەڕێینەوە بۆ سەرەتای چەمکی باری کەسێتی و هەموو ئەو قۆناغانەی کە یاسای باری کەسێتی پێیا تێپەڕ بووە و تەوەری دووەم تەرخانی ئەەکەین بۆ پێگەی تاک. بزانین ئەم یاسایە کە یاسایەکە پەیوەستە بە تاک بە تاکی کۆمەڵەکەمانەوە چ پێگەیەکی بۆ تاک یاخۆ چ ڕۆڵێکیاوە بە تاک. ئێمە هەمووان ئەزانین کە بڵین خێزان و پێکهاتەی خێزان بە کۆمەڵێ قۆناغا تێپەڕیوە و ئەوەی کە گرنگە لەسەر بنەمای دابوونەریتە، لەسەر بنەمای عورفی کۆمەڵایەتیە، لەسەر بنەمای ئاینیە، هەموو ئەمانە بەپێی قۆناغەکان کاریگەری لەسەر تاک و لەسەر پێکهاتەی تاک کردووە. سەرەتا بە خێرایی چکە زانین ئەو مێژوێکی زۆر دوور و درێژە، ئێمە بە تەنها باز لە چەند قۆناغێک ئەەکەین. سەرەتا هەموو ئەزانین، ینی ئەگەر بۆ سەرەتای سەرەتا بگەڕێینەوە هەر لە داستانەکانی عەشتار و گلگامیشەوە ئەم بابەتە بەتی ئەگرێ. مەسەلەی بڵین بابەتی خێزان و بابەتی هاوسەری و بابەتی تاپۆسێکسیەکان و ئەمانە لەو مەرحەلانە بەدی ئەکرێت و خوێنەوەشی بۆ ئەکرێ و باسیش کراوە. ئێمە لە ڕۆ یاساکەەوە باسیەکەن. یەکەم یاسا کە باسی یاسای باری کەسێتی کردووە یاسای حاموڕابی بووە، واتە لە هەزارەی دووەمی پێشزایندا بۆ یەکەم جار لە قانونی حاموڕابیدا ئەو مادانە مەسەلەکانی هاوسەرگیری و جیابوونەوە و تابۆ سێکسیەکانیان خستۆتە ڕوو. دووەم قۆناغ یاسای ئاشووریەکانە واتە 900 بۆ 1365. فەرموو یاسخان ببورن. فەرموو بەخێر هاتی هەموو کاتێکە باش فەرمووە سەرۆن یاسخان فەرموون. کاک جیهادیش لە ئەوێ بڵێ. یاسا ئاشووریەکان لە ساڵی 900 بۆ 1365 پێشزاین بە هەمان شێوە ئاماژەیان بە کۆمەڵێک مادەی قانونی داوە سەبارەت بە ڕێخستنی بوارەکانی باری کەسێتی و هەڵبەتە لێرەوە ئەگەڕێینەوە مێژووی کوردستان. دیارە کوردستان و دانیشتوانیشی دانەبراو نەبوون لەم مێژووە بە شارستانیەتە ئێرانیەکان و شارستانیەتی یۆنان و ڕۆمان و کاریگەر بوون.
هەندێک جار بۆ ماوەیەکی دوور و درێژیش لەژێر داگیرکاریە ماونەتەوە. ئەمانە هەمووی کاریگەری قۆناغ بە قۆناغ کاریگەری لەسەر پێکاتەی خێزان کردووە، لەسەر پەیوەندی خێزانەکان کردوتەوە، کاریگەری لەسەر تاپۆسێکسیەکان کردووە، لەسەر مافی تاکەکان و وابەستەبوونیان بە ئەو کۆمەڵە عادەت و عرفوانەی کە بەسەریانە سەپێنراوە. دیارە لە کوردستان ئاینی جوولەکە هەبووە، ئاینی مەسیحی هەبووە، زەردەشتی هەبووە، ئێزیدیش هەبووە، دواتر ئاینی ئیسلام دەرکەوتووە. ئێمە یعنی ئەو مەرحەلانەی کە پێش باسمان کرد کوردستان هەموو ئەو ئاینانەی هەبووە و بەستە بووە پێوەی. قۆناغی سێم باسی هاتنی ئاینی ئیسلامەکەین. لە ئاکامی شاڵاوی عەرەبە موسڵمانەکان لە دوورگەی عەرەبیەوە بەرە وڵاتی میزۆپۆتامیا کە کوردستان و تەواوی عێراقیش دەگرێتەوە، دانیشتوانی کوردستان خرانە قاڵبی ئەهل الزمە. دیارە ئەهل الزمە لە کاتی داگیرکاریەکانی بڵین ئیسلام کەیت بۆ کوردستان و بە وڵاتی میزۆپۆتامیا حسابی ئەهل الزمەیان بۆ ئەکرێ. ئەهل الزمە کێن؟ ئەو خەڵکانن کە بە ئەهلی مەجووس ناسراون. ئەمەش لەسەر بناغی چی بەمە ناسێنراون؟ بەخێر بێن لەسەر بناغی هەڵوێستێکی عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە بە خەلیفە عومەر کوڕی خەتابی ڕاگەیان کە لە پێغەمەری خودداوە بیستوێتی کە خەڵکی مەجووس وەک ئەهل الزمە و خاوەن کتێبە ئاسمانیەکان مامەڵەیان لەگەڵدا بکەن، واتە بزانین ئەو مامەڵەیە چیە کە لەگەڵیان نەکراوە. بەم جۆرە خەڵکی کوردستان سەرانەیان ناوە، واتە جزیان بە دەوڵەتی ئیسلام داوە و لەسەر پەیڕەوی ئاینیەکانی خۆیان ماونەتەوە. واتە لەگەڵ هاتنی ئاینی ئیسلامە کۆمەڵی خەڵک بۆ بە موسڵمان و کۆمەڵی خەڵکی تریش لەسەر ئاینی خۆی ماوەتەوە، لەسەر ئاینی مەسیح ماوەتەوە، لەسەر ئاینی ئێزیدی ماوەتەوە، لەسەر ئاینی زەردەشتی. ئەمە قۆناغ بە پێی هەموو قۆناغەکان، واتە تا سەردەمی ئەمەوی خەیاندووە. ئەنجا زۆرینەی خەڵکی کوردستان بوونەتە موسڵمان، واتە لەو ماوەیە پەیڕەوی عەقائیدەکانی خۆیان کردو، پەیڕەوی ئەو بڵین عرف و دابوونەریتانەی کە خێزانی پێبەڕێوە براوە بە هەمان شێوە لەسەری بەردەوامون تا ئەو کاتەی سەردەمی ئەمەوێکان ئیتر زۆرینەی دانیشتوانی کوردستان کە بوونەتە موسڵمان بە پێی ئاینی ئیسلام کار و پەیڕەوی کاری خۆیان کردووە. لێرەوە ئیشکالێتێکی تر دروست بووە لەبەر ئەوەی بڵین لێشاوی موسڵمان بوونی لە دەروی وڵاتە عەرەبیەکانی گرتەوە، ئاسیایی گرتەوە، دەوڵەتی میزۆپۆتامیانی ئەو لە ڕووی مێژوویەوە ئەزانن. ئەمە وای کرد وابەستەبوونیش بە ئاینی ئیسلامەوە ئیشکال بۆ خەڵکەکە دروست بکە، چونکە هەمان ئەو قانونەی کە لە مەدینە جێبەجێ ئەکران نەئەتوانرا بگات بەو هەموو ناوچە جوگرافیە زۆرە. ئەمە وای کرد چی دروست بێ؟ ئاینزا دروست بێ، مەزاهیب دروست بێ، ئارائی فقهی دروست بێ. ئارائی فقهیش ماوەیەکی زۆر دوور و درێژخایان دەستی پێکرد. دیارە کوردستان لەم قۆناغەیە سست بوو لەو ڕائانە. بۆچی؟ لە هەم لەبەر ناوچەی جوغرافیەکەی، هەم لەبەر ئەوەی ئەوانەی کە لە بواری فقه کاریانە کرد زیاتر شارەزای زمانی عەرەبی بوون، ئەمان لە ناوچە جوغرافیەکەی خۆیان شارەزای زمانی عەرەبی نەبوون، بۆیە کەمتر کاریگەریان بەسەرەوە بوو. هەرچەنە خەڵکانێکیش هەڵکەوتون لەو سەردەمایە، بۆ نمونە سەلاحەدینی ئەیوبی لە میسر مەزهەبی فاتیمەی گۆڕین بە شافعی بە خەڵکی مسر کاتێک کە بوو بە فەرمانڕاوای ئەوە. بەڵام ئەتوانین بڵێین دواتر لە قۆناغەکانی دواترە ئەم ڕەئی مەزاهیب و ئاینزاکان گەیشتە کوردستانیش. ئەمە جارێکی تر ئیشکالی بۆ دروستکردن، پەرشوبڵاوێکی زۆری بۆ دروستکردن، چکە ئەمە درێژەی هەیە، ینی ئێستا ئەتوانی ڕێک بێنینە بەر چای خۆمان کە ئەم حاڵەی ئێستاشەیە. تر پێک هاتەکانی خێزان و دروستبوونی خێزان و پەیوەندی تاکەکان بە پێی ئارائی مەزاهیبەکان گۆڕانکاری بەسەرە ئەها و مەزهەبێ ڕێگەی پێ ئەیە، دانێکتر ڕێگەی پێنە ئەیە، ئەو پێی ئەوت حرامە، ئەو پێی ئەوت حەڵاڵە، ئەو ئەوت بەو شێوازە ئەبێ. ئەمە بە جۆرێک شیرازەی بابەتەکانی لە لای تاکی کوردی تێکگاوە. ئەمە مێژوویەکی بڵین کورد دەربارەی ئەوەی کە مەسەلەی تاکی پیا تێپەڕیوە لە کوردستان و لە عێراقیش کە هەر بڵین وەکو میزۆپۆتامیا عێراقیش دەگرێتەوە. ئەمە مێژووە دوورەکە بوو. مێژووە نزیکەکەش کە ئەمانەوێ قسەی لەسەر بکەین ئەوەیە کە بزانین
بزانین بۆ یەکەم جار بڵێ دەستەواژەی باری کەسێتی چۆن هات ئەو بە ئەو قۆناغی کە باسمان کرد کە وتمان ئاینزاکان و مەزاهیب و ئارائی فقهی زۆر بوو لەو مەرحەلەیە بە پێی ئەحکامی شەرع حکمی تاکەکان ئەکرا ئەم مستەڵەحی ئەحکامی شەرعیە بزانی چۆن گۆڕا بە مستەڵەحی باری کەسێتی ئەمە ئەیگەڕێنەوە بۆ فقهی ئیتاڵی لەبەر ئەوەی کاتێ لە بڵین سەردەمی ڕۆمانیەکانە قانونی ڕۆمانی هەبوو و هەر شار و شارۆچکەیەکیش قانونێکی تایبەتی بەخۆی هەبوو کاتێک کە تەنازوع دروزە بوو یعنی پێکدادان ڕووی ئەیە لەوەی کە ئایا ئەم قانونە جێبەجێ بکرێیە ئەم قانونە مستەڵەح واتە دەستەواژەی باری کەسێتی هاتە ناو ئەدەبیاتەوە هاتە ناو فقهی ئیتاڵیەوە و یەکەمین کەسیش کە ئەم مستەڵەحی باری کەسێتی لە فقهی ئیتاڵیەوە هێنایە ناو فقهی عەرەبی محەممەد قەدری پاشا بوو لە ساڵی 1986 کە بڵین یەکەم جار قانونی ئەحوا شخصی دانا بۆ وڵاتی مصر ئەم مستەڵەحی ئەحوا شخصی بەکارهێنا دیارە ئەو سەردەمە هێشتا ئەم ناوچەیە لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بووە لە دوای ئەو پێشوە دەوڵەتی عوسمانیش مجللەی ئەحکامی عەدلی دەرکرد ئەم مجللەی ئەحکامی عەدلیە تایبەت بوو بە قانونی مەدەنی دواتر لە ساڵی 1970 لە ساڵی 1970 بۆ یەکەم جار دەوڵەتی عوسمانی قانونی حقوق العائلەی دانا و لە قانونی حقوقی عائلە مستەڵەحی باری کەسێتی بەکارهێنرا تا ئێرە مێژووە کۆنەکە بوو لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقی بزانین لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقی ئەم مستەڵەحە کاری پێکرا لەبەرەوەی لە ساڵی 1970 دەوڵەتی عوسمانی لەبەرەوەی بڵین ئەم ناوچەیە لە ژێر دەسەڵاتی ئەوانە بوو ئەم دەستەواژەی بەکارهێنا و ئەم یاسایەی بۆ تاکەکانی خستە ڕوو دواتر کە دەوڵەتی عێراقی دروست بوو لە یەکەم بەیاننامەیە دەستەواژەی باری کەسێتی بەکارهێنا و لە دادگاکانی دەستەواژەی باری کەسێتی بەکارهێنا لەو سەردەمەیە کە ئیترینە سەربابەتی یاساکەمان کە یاسای باری کەسێتیە تاکەکانی عێراق بە کوردستانیشەوە بە پێی مەزهەبی خۆی مامەڵی لەگەڵەکرا واتە ئەگەر شیعە بوایە هەموو قەرارات و فەتاوی شیعی بەسەرا جێبەجێ ئەکرا لە ئەحکامی زەواجی لە تەلاقی لە میراسی لە وەسیەی لە هەموو ئەو شتانی کە تایبەتە بە خودی تاکەوە هەموو قانونی مەزهەبەکەی خۆی بەسەرا جێبەجێ ئەکرا ئیتر جعفەری بوایە سونە بوایە هەڵگری هەر ئەوە بوایە ئەمە وای کرد کە دەوڵەتی عێراقی لە مەحکەمەی تەمیز هەردوو بەشەکەی هەبێ محکەمەی تەمیزی جعفەریشی هەبێ محکەمەی تەمیزی سونەشی هەبێ بۆ ئەوەی تاکەکانی لە ڕێگەی ئەمەوە ئیشەکانی خۆیان بەڕێوە بەرن لەو قۆناغەیە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە هەتا کاتی ساڵی بڵین هەتا شۆڕشی چواردەی تەموز بە بەردەوامی ئەمە مێژوێکی دوور و درێژە کە نامانەوێت زۆر کاتی ئێوەی پێبەردینە سەر بە بەردەوامی ئەم دەوڵەتی عێراقی ویستویەتی لیجانی دروست کردووە بە بەردەوامی ویستویەتی یاسایەکی باری کەسێتی یەکانگیر بۆ خەڵکی عێراق دابڕێژێت بەڵام هەموو جارێک ئەم لیژنانە شکستیان هێناوە نەیانتوانیوە ئەنجامێک بەنەدەست بۆچی لەبەر ئەوەی ئاینزاکان جیاواز بوون سونەکان ڕازی نەبوون بە ئاراءەکانی شیعەکان ڕازی نەبوون بە ئاراءەکانی سونەکان ئەمە وای کرد کە ئەم بابەتە هەروەکو خۆی بمێنێتەوە واتە لە عێراقا یاسایەکی یەکانگیر نەبێ کە هەموو تاکەکان بتوانن لەژێر ئەو یاسایە حکمی ژیانی کەسی خۆیانی تیا بەڕێوە بەرن و دواتر لەگەڵ شۆڕش ئیتر شۆڕشی پێ ئەوترێ ئینقلابی پێ ئەوترێ ئەو بابەتێکی تراب پەیوەست بە بابەتەکەی ئێمە نیە لە چواردەی تەمووسی ساڵی 1950 یەکەمین هەنگاو کە لەو سەردەمەدا هەنگاوی بۆ ئەنرێت لە مانگی شوبات واتە لە تەمووس شۆڕشەکە هەڵ ئەگیرسێت لە مانگی شوباتی 1950 لە وەزارەتی عەدل لیژنەیەک پێک ئەهێنرێت و داوای لێ ئەکرێ ئەڵێ ئێوە بتوانن سود لە هەموو مەزاهیبەکان وەرگرن
سود لە هەموو ئاینزاکان وەرگرن، سود لە هەموو یاساکانی کە لە وڵاتانی دەوروبەریش هەیە و سەرچاوەکان شریعەتی ئیسلامیە بتوانن ئیشی لەسەر بکەن و یاسایەکی یەکانگیر کە بۆ هەموو تاکێکی عێراق بڵێن جێبەجێ بکرێ ئەم یاسایە دەرچێنرێ. ئەم لیژنەیە کاری خۆی کرد. دیارە قورسایی زۆر زۆر هاتۆتە بەردەمیان بەڵگەی ئەوەش کە لە 1959 ئەو یاسایە دەرەچێنرێ، چکە ئەزانن مەترسیەکانی چەنە بە هەموو ئەو کەم و کورتیانی کە دواتری نەسەری کە ئایا ئەو بابەتەی پێشتر باسمان کرد، ئایا دادپەروەری تایە، ئایا یەکسانی تایە، ئایا ئازادی تایە بۆ تاک بە هەموو ئەم ڕەخنە و بیر و بۆچوونانش کە لەسەری هەمان بێ یاساکە دەرچێنرا. لە ساڵی 1959 لە 12 یاسای ژمارە 188 یاسای باری کەسێتی دەرچێندرا. ئەم یاسایە تا ساڵی 1990 حەڤە جار هەموار کراوە، هەر مادە و بڕگەیەکی هەموار کراوە، بە قەرارات بێ لە پەرلەمان بێ بە بەردەوامی هەموار کراوە. بۆ ئەگەڕێنەوە سەر ئەوەی ئێمە ئایا فعلەن یاسا و دەوڵەت ئەتوانێت تاکێکی ئازاد و مۆدێرن دروست بکە، ئەمە وای کردووە ئەو سیڕاعە بەردەوامانەی ئەو سیاسەتی کە بە بەردەوامی پەیڕەو کراوە ڕنگدانەوەی هەبوو بێ بۆ یاساکە. هەر بۆ نمونە لە ساڵی 1959 هاوشێوەی ئەوەی کە بۆ ئارازی ئەمیری دەرچوو کچ و کوڕ یەکسان بوون لە میراتی. لە یاسای 1959 کچ و کوڕ یەکسان بوون لە میراتی. بەڵام لە ئینقلابی 1963 یەکەم ئیشکە ئەیکەن ئەو مادەیە تعدیلەکەن، واتە ئەو مادەی هەڵەوەشێنەوە ئەیگەڕێنەوە بۆ کوڕ دوو بەشوو بۆ کچ بەشێک. مەبەستمان ئەوەیە بە پێی قۆناغەکانی کە دەوڵەتی عێراقی پێیە تێپەڕیوە ئەم یاسایە بەر لێشاوی گۆڕانکاری کەوتووە. یەکێ لەو بابەتانی کە شەڕی ئێران عێراق تعدیلی پێکرد و هەمومان زانیاریمان هەیە سەبارەت بەوە مارەکردنی ژنی دووەم ئەگەر بێوەژن بێت لە شەڕی ئێران عێراق، ئەگەر بێوەژن بێ ئەو پیا و بۆی هەیە بەدەر لە هەموو یاسا و ڕێنمایی یەک ژنی دووەم بێنێ، بەڵام بەمەرجێ بێوەژن بوو بێت لە شەڕی ئێران عێراق. بۆیە ئەمە وای کرد کە بە بەردەوامی تعدیلاتی تیا بکرێ، هەموار بکرێ، یاسا و بڕیاری بەرامبەر دەربچێ. دوا گۆڕانکاری لە ساڵی 2003 کە مەجلیسی حکم دروست بوو، یەکەم ئیش کە عەبدولعەزیز حەکیم کردی بەوەی کە ساڵانێکی زۆر دوور و درێژە چاوەڕێی ئەو هەلاکە بە بڕیاری ژمارە 137 ئەم یاسایی ئیلغا کردەوە. وتی کار بە یاسای باری کەسێتی ناکرێت، هەموو مەزهەبەکان با بگەڕێنەوە بۆ ئاینزاکان، بگەڕێنەوە بۆ مەزاهیبی خۆیان بە پێی فتووە و بە پێی قەرارات و بە پێی حەڵاڵە حرامە نابێت ناشێت ناکرێت، تاکەکانی کۆمەڵگەی عێراقی بۆ ئەوە بگەڕێنەوە. دیارە لەو سەردەمەیە چەندین هەنگاو نرا. یەکەم شت مجتەمەعی عێراقی بە تایبەتی ڕێکخراوەکانی مافی ژنان و ئافرەتان ڕوبەڕووی ئەمە بوونەوە. دواتر یەکەم هەنگاو کە پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی ئەو بڕیارە بۆ لە هەرێمی کوردستان نەفازی پێیە، وتی ئێمە وەکو هەرێمی کوردستان بەردەوامین لە جێبەجێکردنی ئەو یاسایە. و دواتر ڤیتۆ بەکارهێنرا بەرامبەر ئەم بڕیارە و پیان هەڵوەشێنرا لەو کاتەیە کە بڵێن بریمەر حاکم بوو، بۆیە ئەمە سەری نەگرت، واتە گەڕانەوە بۆ تعدیلی 1999 ئیشیان بۆ یاسایە کرد. دیارە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە هەموار کراوە بە پێی یاسای ژمارە 15 2008. کۆمەڵێ بڕگە و مادە کە پێم وایە زۆرترین کەس لێرە ئەگەر بتوانێ بڵین ئیزافاتی هەبێ پەیمان خان کە کاتی خۆی لەو لیجنەیە بوو، لە لیجنەی هەموارکردنەکە بوو و تەحەداکان ئەزانێ. بەو هەموو تەحەدایەشۆ توانرا یعنی چەند مافێکی تاک پارێزراوە بێ، یعنی هەندێ بابەتی تر نەخێر هەر نەتوانرا، هەر وەکو خۆی مایەوە هەندێ مادە توانرا هەموار بکرێت و لە تا ڕادەیەک ئەزانی کێشەکەی ئێمە لە چیە کە باسی تاگەکەین، یعنی تاگ وەکو خۆی ناتوانین بڵین ئازادی ڕەهای پێدرا وە ژن دوو جار بەرامبەر بەو تاکەوە تا ئەو تاکە پیاوە کە هێشتا ماف و ئازێتەکانی خۆی پێدابین نەکراوە لەگەڵیشیا لە بەرامبەر تاکەکەی تر کە ژنە جارێکی تر ئەمیش
ئازادیەکانی ئەوی لەو یاسایە پێشێل کردووە. لە عێراقا بڵین ئەو یاسایە بوو تعدیلاتانەوە هەرماوەتەوە دووە پەلاماران بۆ ئەم یاسایە کە ئەتوانین بڵین پەلامارانە بەڕاستی لە خولی پێشووتر یعنی کە ئەو بوو بە پێشووتر لە بەرەوەی نەتائیج دەرچوو مادەی 57یان هێنایە ئاراوە کە تعدیل بکرێت لەبەر ئەوەی ئەم سیراعە بەردەوامی بینی مەزهەبی شیعە و سونە کاریگەری بەردەوامی هەیە لەسەر یاساکان بە تایبەتی یاسای باری کەسێتی دوجار کەویستیان مادەی 57 لەم یاسایە هەموار بکەن ئەویش بابەتی حەزانەی دایک بوو کە لە دوای جیابوونەوە یاخود لە دوای نەمانی دایک ئێمە هەموو ئەزانین یعنی ئەوە سروشتیش قانونی طبیعەش ئەو حەقیاوە بە دایک ئەمە هیچ جیاکاریەک نییە ئەوەنەی کە دایک من تەواو یعنی ئەزانم باوکیش زۆر باش ئەتوانێ مناڵەکەی زۆر باش لەگەڵ دایکەکە بەڵام لە وجودە کە باوکەکە نەما دایکەکە ئەتوانێ هەموو ڕۆڵەکانی بۆ ببینێ بەڵام بەپێی ئەم تعدیلەی کەویستیان بکرێت و ڕێگەیان پێنەیە کە بەڕاستی ئەمە یەکێکە لە پرسیارە سەرەکیەکان لە سەردەمی سەرۆکۆمارێکی لیبراڵە بیت ئیش لەسەر ئەوە بکەیت کە تاک ئەو مافەشی لێ بسەنرێتەوە بەوەی کە حەزانەی دایک لە دایک ئەسەنرێتەوە هەتا 7 ساڵ لای دایکەکە ئەبێت دوای ئەدرێ بە باپیرێک یعنی لە وجودی دایکەکەشە ئەدرێ بە باپیرە بە باوکی بڵین باوکی باوکەکە بۆیە ئەماش جارێکی تر شارعی عێراقی و شارعی کوردستانیشی زۆر تووڕە کرد و زۆرترین ڕێکخرا و یاساناسان ڕوبەڕووی ئەمە بوونەوە کە ناکرێت ئەو تعدیلە بکرێت و هەر بەپێی یاسا کۆنەکە ئیشی لەسەر بکرێت دیارە ئەمەی کە باسمان کرد مێژوویەکی زۆر بە کورتی بوو چکە بە لە بەرچاوبگرتنی کاتەکە لە کۆنا یاسا چۆن هاتووە ئەم چەمکە چۆن بەکارهێنراوە دەدەقەمەوە باشە سپاس ئەمە تەوەرەی یەکەم بوو کە باسی مێژووی چەمکەکە و یاساکە و مەرحەلەکانی کە پێات تێپەڕیوە تەوەرەی دووەمان باز لەوە سەر ئەوە ئەەکەین کە پێگەی تاک ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە دەستمان پێکرد ئایا دەوڵەت لە ڕێگەی یاساکانیەوە ئەتوانێت دادپەروەری و یەکسانی و ئازادی بۆ تاکەکانی فراهەم بکات یاخۆ جارێکی تر لە ژێر سایەی ئەو یاسایە تاک وەکو تاک مافی پێشێلکراو بێت و یەکسانیش بەدی نابێت یاسای باری کەسێتی ئەتوانین بڵین لەو یاسایانەیە کە نەیەکسانی جێندەری لەبەر چاوگیراوە و لە هەندێ بڕگە و مادەیە دادپەروەریتیان نابینین و لە هەندێ بڕگە و مادەشە ئازادی تیانە جا ئەمەوێت لە ئازادیەکەەوە دەست پێ بکەم زۆرێکمان لێرە کە دانیشتوین عەقدی زەواجمان کردووە بەبێ ئەوەی کە بڵین فیدباکێکی ئەومان هەبوو بێ لەسەر ئەم عەقدە لەسەر مافەکانی ئەم عەقدە کە پێیاوین لەسەر ئەرکەکانی ئەم عەقدە کە پێیاوین من زۆر ڕاشکاوانە پێتان بڵێ من لەگەڵ بۆ چوونی عەقدانیم بۆ زەواج یعنی لێرەوە دەست پێ ئەەکەیت تۆ ئایا عەقد بێت یاخود نیزام بێت یاخود سیستەمێک بێت یاخود چونکە ئەمە دروستبوونی خێزانە پێکێنانی خێزانە ئایا پێکێنانی دروستکردنی خێزان و پێکێنانی خێزان بە عەقدێک عەقدەکەش یەکسان نییە ئەنجا بڵێن عەقدەکە بۆ یەکسان نییە بۆ هەردوو تەرەفەکە یەکسان نین لێرەوە لەوانە بێ ئەمە یعنی ئەم ڕائانی منەیڵێم هەندێ لە هەندێک لە ژنانیان لە کچان هاوڕانە بن لەگەڵمان بەڵام ئەمە حەقیقەتە یعنی تۆ لە عەقدی زەواجە مقابلی تایە یعنی تۆ عەقدێک ئەەکەی ئەڵێ من لە بەرامبەر مارە یەکەمە یەکەم ئیشکال کە دروست کە بە بۆچوونی من ئیشکالمان هەیە هەرچەند لە دوایە ئەبێتە زەمان لە کاتی تەعەسوفە ئەم مارەیە ئەبێتە زەمان بەڵام تۆ لە سەرەتاکەوە بە یەکسانی عەقدەکە دروست ناکەی لە بینی ئەم دوو تەرەفە تەرەفێک لە سەرێتی مارەی با لە سەرێتی ماڵ دروستکە لە سەرێتی هەموو ئیتر هەریکەو بەپێی عورف و عادەتی ناوچەکەی خۆی بەپێی عورف و عادەتی شارەکەی خۆی بەپێی عورف و عادەتی وڵاتەکەی خۆی بەڵام تۆ ئەگەر لە سەرەتاوە بە یەکسانی لەم عەقدەوە دەست پێ بکەی ئایا قۆناغەکانی دواترت خۆی بەرەو یەکسانبوون هەنگاو نانێ بۆیە یاسای باری کەسێتی لە سەرەتای دروستبوونی عەقدەوە کە زەواجە و قۆناغەکانی کە پێیاتی ئەپەڕێ باشە کە ئیتر بڵین ئەگەر لە ڕووی مادەکانەوە باسی بکەن کە ئیتر بە
مەسلەی دەستنیشانکردن دەست پێەکە بە تەسجیلی عەقدەکە لە محکەمە دەست پێ ئەکا دوایی مەوزوعی تەلاقە تەلاق لێرە دوو جار پێشێلکاری ئازادی تاگەکرێ چونکە لە بەرامبەر ئەوەی کە تۆ پیاوەکە ئەو ئەرکانە ئەکا کە ئیتر ئەمە شەرعە بیرمان نەچێ جارێکی تر ئەگەڕێنەوە بۆ دەستور کە لە مادەی دووەمە ئەڵێ عێراق دانیشتوانەکەی زۆری موسڵمانە لەبەر ئەوە ئاینی سەرەکی موسڵمانەکان شریعەتی ئیسلامی و سەرچاوی سەرەکی هەموو یاسایەکە و نابێ هیچ یاسایەکیشمان مخالفەی شریعی ئیسلام بێ بۆیە ئالێرە جارێکی تر ئازادی تاکەکان داخراو ئەبێت یعنی ناتوانین بڵێن ئازادیان هەیە بە پێچەوانەوە ئەتوانین بڵین تاکەکان خۆیان وابەستەی کۆمەڵێ بابەت ئەکەن کە لەلایەک شریعەت چەسپاندوێتی بەسەریا لەلایەکی ترۆ قانونەکە چەسپاندوێتی بەسەریا ئەو بابەتانی کە هیچ بڵین تاگ وجودی نییە مەوزوعی تەلاقە مەوزوعی میراسە مەوزوعی بڵین تاپۆسێکسیەکانە مەسەلەی وەسیەیە مەسەلەی حەزانەیە مەسەلەی نەسەبە یعنی یەکێ لەو خاڵانەی کە زۆر 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 بابەتێکی سەرەکە کە ئێمە باسمان لێ کردووە و زۆری نەشتان ئاگادارن کە کەمپینێکەیە بەوە کە نەسەب ئایا نەسەب بۆ هەر حەقی باوک بێ ئەی بۆ حەقی دایک نەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەو نەسەبە بە هیچ شێوەیە لە باوک ناگیرێتەوە لە وەرناگیرێتەوە بەس قسە لەسەر ئەوانە ئەکەن کە دایکی تەنهان بەرە هۆکارێک بێ دایکی تەنهان بۆ ناتوانن نەسەبی خۆیان بن بە مناڵەکانیان لە کاتێکە قانون حیلەی قانونی بۆ دۆزیوەتە وڵێ بڕۆ باوکێکی وەهمی بێنە ناوێکی سیانی وەهمی بێنە لەسەر هەوێکە بڵێ ئەمە باوکی مناڵەکەمە دایکەکەڵێ من وجودم هەیە بۆ ناوی من نەچێتە سەر هەوەی مناڵەکەم کە من دایکەکەم لەبەر ئەوە هەموو ئەمانە ئەتوانین بڵین ئەم یاسایە تاک پێگەی نییە لەم یاسایە هیچ پێگەیەکی تاک لەوەی کە تاکێکی مۆدێرن بێت بەرهەمی دەستکەوتی یاسا و دەوڵەت بێ ئەگەر بەرهەمی یاسا و دەوڵەتەکە نیە خۆشی ناتوانرێت خۆی کە خاوەنی خۆی بێت خۆی بڕیاری بابەتەکانی خۆی بە ئەخیر خاڵکە باسی ئەەکەمەوە لە بەرەوەی نوانخان ئاگاداری کردنەوە لە کاتەکە بابەتی مادەی چلوویەکی دەستورە لە بیرمان نەچێت زۆر کەس کە ئێمە باسی تاگەرایی ئەەکەین ئەو یاسایان و دەستورانەی کە سەرچاوەکەی مەزهەبی فەردی فەردانیەتە و ئەو یاسا دەستورانەی کە سەرچاوەکەی مەزهەبی جەماعیە بۆ نمونە ئەمریکا ئیتر حەقێکی ڕەهاییەوە بە تاکو لە بەرەوەی سەرچاوەکەی چییە سەرچاوەکەی تاگەراییە بەڵام دەستورێکی عێراقی جەماعیە بۆیە لە دەستوری عێراقی مادە چلوویەک کە ئەڵێت هەر تاکێکی عێراقی و هەر مەزهەب و نەتەوە و ئاین و ئاینگەرایەک بۆیان هەیە بە پێی مەزاهبی خۆیان یاسایەکی باری کەسێتی تایبەت بە خۆیان هەبێت واتە جارێکی تر ئەو هەوڵەی کە لە مەجلیسی حکم لە 2003 سەری نەگر بۆ شیعەکان هاتن لە دەستورە جێگەیان کردەوە لە مادەی چلوویەکە بەوەی خۆیان یاسای تایبەت بە خۆیان هەبێ ئێوە خۆتان لەم کۆمەڵگایە بێنە بەرچاوی خۆتان کە هەر مەزهەبێک و یاسایەکی ئەحوال شخصی خۆی هەبێ بۆ نمونە لوبنان 16 هەیە ئەی باشە لەم عێراقەیە چی ڕوئەیە نێوان تاکەکان چی ئەبێت کاتێک یەکێک لەسەر مەسەبی حەنەفی ئەوێ شوکا بێکێ لەسەر مەسەبی شافعی باشە یەکێکی تر بۆ جعفەری ئەمە لە کاتی عەقدەکانە بەکام مەزهەب ئەی کە ئیشکال ڕوئەیە بەکام مەزهەب ئەم ڕێگەی پێەیە ئەو حرامی ئەکا ئەو حەڵاڵی ئەکا ئەو ئەڵێ بڕۆ ئەتوانی ئەو ئەڵێ نەبڕۆ ناتوانی ئەم سەر لێ شێوانەی جارێکی تری کۆمەڵگا و تاکەکان وەلێک جیاکردنەوەی هەموو ئەوەی کە پێی ئەوترێ پێکەوە ژیان و یەکتر قبولکردن هەمووی جارێکی تر ئەو مەودایانە هەمووی ئەم خەڵکانە لە یەکتر ئەکاتەوە ئێمە ئەزانین مجتەمەعی عێراقی چۆن دروست بووە و زۆریشمان لەوانە بێ ئەو دروست بوونەمان هێشتا لە قبول نەکرا بەڵام ئەوە واقعی تۆیە ئێستا لە وڵاتێکای پێی ئەوترێ عێراق و لە هەرێمێکی شای بە پێی دەستور هەرێمی کوردستانە بەڵام کۆمەڵی یاسای مشتەرەکت هەیە ئەو کاتەکە تۆ کە بە پێی مەزاهیب جیات کردەوە مجتەمەعی عێراقی جارێکی تر بە شێوەیەکی تەواوەتی لە توپەت ئەەکەی ئەگەر واز لە هەرێم بێنە خوار هەرێم باس بکە باشە ئەمە ئەگەڕێنەوە سەر مادەی چلوویەک زۆر کەس پێیان وایە ئەم مادەی چلوویەکە ڕەوابوونە بە تاگەرایی واتە مافی بە تاکەکانی کۆمەڵگاکەیەوە بەوەی کە بتوانن یاسایەکی تایبەت بە خۆیان هەبێ بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە ئەمە جارێکی تر وابەستەبوونی تاکەکانە
و نەهێشتنی ئازادی تاکەکانە بەوەی کە تۆ ئەمە مۆزوعی تاگەرایی نییە لێرەیە کە پێیان وابێت ئەو مافیان پێدراوە ئەوەی کە لە شۆڕشی فەڕەنساڕۆیە کاتێ تاکەکان دژی هەموو دەسەڵاتی کەنیسە بوونەوە لەبەر ئەوەی ئەزانین تاک چۆن بڵین ئیتر بە تەواوەتی هیچ مافێکی نەمابوو ئەم شۆڕشەیان کرد و فەردانیە دروست بوو لەبەرەوەی لە دەسەڵاتی کاهینەکان ڕزگاریان بێ ئەمەی مادەی 41 بێ پێچەوانەوە هەموو فەردەکان ئەباتەوە ژێر دەسەڵاتی ئاینزاکان و پیاوانی ئاینی و دەسەڵاتی ئاینی بۆیە ئێمە پێمان وایە کە مادەی 41 هیچ بەڵگەیەک نییە بەوەی کە ئەمە ماڤەیە بەتاک و بە تاگەرایی بە پێچەوانەوە جارێکی تر وابەستە بوونێتەوە بەوەی کە بە جەماعە ئەواتە تۆ کۆمەڵ ئەو حەقەیە بە تۆ کە تایە بژی بۆیە ئەبێت تۆ وابەستە بی بە هەموو دەسەڵات و یاساکانی کۆمەلگاوە و ئەگەر کۆمەلگە ڕێگەی یا دەسەڵات هەندێ ممارەسەی هەندێ حەقی فەردی خۆت بکەی ئەویش نابێت لە چوارچێوەی ئەوەی کە ئەوان پێ ئەڵێن نابێت لەو چوارچێوەیە بچیتە دەرەوە من کۆتای قسەکانم بەوایە کە مادەی 41 یەکێکە لەو مادانی کە ئەبێ بیلەوە بکرێتەوە هەموار بکرێت کە پێچەوانەی ڕاستە لەگەڵ مادەی دووشانین کە مەسەڵەن مەوزوعی ئەوەی کە هەر دانانی سەرچاوێکی سەرەکی ئاینی بۆ دەستور ئەمە خۆی لە خۆیان ئیشکالیە دروستەکە بۆیە ئێمە لەگەڵ ئەوەیەن کە مەسەلەی یاسای باری کەسێتی ببێتە یاسایەکی مەدەنی و لەسەر بنەمای هاوڵاتی بوون لەسەر بنەمای یەکسانی و لەسەر بنەمای ئازادی تاک و دوور بخرێتەوە تا مەوزوعی دین بە تەواوەتی داببڕێ لە مەسەلەی قانونی ئەحوال شخصی و سوپاسدانەکەم ئێستا هەر سەرنج و تێبینی و پرسیارێکدا بوێ بە قانونێکی وەزعی قانونێک بێت کە ئاوار مشەڕع بەپێی هەلومەرجی ئێستا و بەپێی پێشکەوتنی پەیوەندیەکان و بەپێی ئەوانەیە قانونێکی وەزعی بۆ باری کەسێتی لەبەر مۆنتاژی کامێرە ئەتوانی نەبەردەمیشتا لەبەر ئەوە بەلایینەوە گرنگە ئەوەی تۆ ناکرێت بە بڕوای من ئەبێت تاک بە تایبەتی لەو یاسایانی کە ژیانی تاک و تاک لە ناو خێزانە بە تایبەتتر ڕێک ئەخا ئەبێ بەتەواوەتی ئازادیتیا فەراهەم بێت و ئەو بەتەواوەتی ئازادی فەراهەم بوونە بەم قەتیزبوونەی ئێستا نابێت یعنی ئێستا ئەگەر من قەزای جەعفەری و قانونی جەعفەریشم زۆر بەوردی خوێندەوە کۆمەڵێک شتی تایە بۆ نمونە شەرعیەت ئەیات بە زەواجی متعە ئەهلی جەعفەری قەناعەتیان بۆ جۆرە زەواجە هەیە بۆ ئەگەر ئێمە لە مەفهومی ئازادیەوە قسە بکەین بۆ قانونێک هەبێ ڕێگە لەم بڕوایی ئەو بگرێ لەم ئازادی ئەو بگرێت کە ئەو ئەتوانێت ئەو جۆرە زەواجە بکات هەروەها بۆ هەموو شتەکانی تریش مەبەستی ئەسڵی قسەکەم ئەوەیەکە ئەگەر ئێمە یا ئەوانەی کە ئەمانەوێت یاسای باری کەسێتی لە چوارچێوەی شەرع بچێتە دەرەوە و یاسایەکی وەزعی بێ و قانونێکی مەدەنی بێ ئەبێ زۆرترین پشتیوانی ئەوە بکەین کە هەر مەزهەبێک یاسایەکی خۆی هەبێت بۆ ئەوەی ئەهلی مەزهەب و ئەوەی ئەوێت کە زەواجێکی دینی بکات و پەیوەندی خێزانیەکانی لەسەر بنەمایەکی ئاینی ڕێک بخات لەناو ئەو قانونانەی کە ئاینەکەی و مەزهەبەکەی ڕێکداوە بڵێن کاروباری خۆی بەڕێوە ببات و قانونێکی وەزعی باری کەسێتی هەبێت تەواو وەزعی بەپێی هەموو گۆڕانکاریەکان بەپێی تازەگەریەکان بەپێی تێڕوانینی مرۆڤانە بۆ پەیوەندی ژن و پیاو لە چوارچێوەی خێزانە ئەم قانونە وەزعیەش هەبێ هەر وەک چۆن ئێستا هیچ کەسێک با بڵێ زۆربەی خێزانەکان لە لای مەلا ژمارە ئەکەن کە ئەمە ئیقرارکردنە بە مەزهەبەکەی خۆی چونکە هەتاکو مەلاکە مارەینەکە قەناعەت ناکا ئەم زەواجە ئەم نیکاحە دابەسترا بێت دوایی ئەچێت بۆ مەحکەمە وەکو لایەنێکی شکڵی بۆ مەسائلی تەوسیقی عەقدی زەواجەکە و دوایی مناڵیان بوو ئیسپاتی نەسەبوو بۆ هەموو ئەم شتانەی تر بەڵام ئەگەر لە ئەسڵا خۆی ئەم یاسایە هەبێ یاسایەکی تەواو وەزعی بێ عەقدی زەواج لەم عەقدەی ئێستا چونکە عەقدی زەواج من لە نووسینێکە بە تەواوەتی ئەوەم لە ڕووی یاسایەکەیەوە شتی کردوتەوە عەقدی زەواج
بە تەواوەتی عەقدی کڕین و فرۆشتنە هەموو ڕوکنەکانی عەقدی کڕین و فرۆشتنی تایە لە بڵێن کڕیار فرۆشیار بابەتی فرۆشتنەکە لەگەڵ نرخی فرۆشراوەکە هەموو ئەوانەی تایە لە عەقدی زەواجیشە هەموو ئەوانەی تایە بەڵام لە جیاتی بائع ئەزەوجەیە لە جیاتی مشتری ئەزەوجە لە جیاتی بڵێن ثەمەن العەقد مارەییە لە جیاتی بڵێن هینەکەش محەلی عەقدەکەش تەحەققی ئونوثەیە یعنی ئەمە ئیتر واضح بە تەواوەتی عەقدێکە عەقدی کڕین و فرۆشتنە یاخود عەقدی بەکرێیانە هەموو ڕوکنەکانی عەقدێکی کڕین و فرۆشتنی تایە بۆ دەربازبوون لەمە ئەبێ قانونێکی وەزعی هەبێت ئەم قانونە وەزعیە بۆ ئەو کەسانە بێت کە ئەیانەوێ زەواجێکی شەرعی و مەزهەبی و ئاینی نەکەن بەپێی ئەمە لە مەحکەمەیە پێویستی بە مەلا نابێ و لە مەحکەمەیە لەسەر ئەو ئەساسە و بەپێی ئەو قانونە کاروباری خۆی ڕێکەخا و مەزاهیبەکانیش قانونی جەعفەری هەبێ قانونی شافعی هەبێ قانونی ئەوە هەبێ هەر کەسێک ئەوێ بەپێی ئەو مەزهەبە ئەمە سەرەتای یەکەمە بۆ دەربازبوون لە دەربازبوونی یاسای باری کەسێتی لە ئەحکامی شەرعی چونکە ناتوانی بە یەکجار کاتێک ئەبێ مشەڕع یا ئەوانەی کە ئیش لەسەر گۆڕینی یاسا ئەکەن بە تەواوەتی کۆمەلگاکەی خۆی خوێند بێتەوە ئایا بە یەکجار قەراری ئەوە بێ کە قانونێکی وەزعی یاسای باری کەسێتی ڕێک بخاوە شەریعەی ئیسلام هیچ سەرچاوەیەک نەبێت لە سەرچاوەکانی ئەبێت لە ئێستایەوە لە چەندین ساڵی داهاتووشە ئەبێت بێگومان نابێت کەواتە ئەبێ حەلی کە بدۆزیتەوە بەوەی کە ئەو حەلانە لە خزمەتی ئەو خەڵکانەشا بێت کە ئەیانەوێ باری کەسێتیان لە چوارچێوەی یاسایەکی وەزعیە داڕێژرابێ و هەم ئەو کەسانش کە متەمەسکن بە مەزهەبەکانی خۆیانەوە و ئەیانەوێ ژیانیان بەپێی ئەو مەزهەبە ڕێکخرابێت. دەست خۆش بێ ئەنجا نوواخان من ئەوەی لەگەڵ پەیمان خان چکە ئەوە نیقاشە دیارە پەیمان خان ئێمە بێجگە لە بڵین ئەزمموی پێکەوە بەستنی عێراق و ئەو مەراحلانەی کە لە عێراق باسمان کرد لە بیرمانە چی خۆیمە ئەزمموی وڵاتانی تریشمان هەیە مەسەڵەن خۆ لوبنان بەوەی کردووە 16 قانونی ئەحوال شخصی هەیە بەڵام سەیری مجتەمەعی لوبنانی کە سەیری ئیشکالەکانی مجتەمەعی لوبنانی بکەوە سەیری يعني حتى مسألة أو يكلو فقراني كإما مسألة دينا كنايا جنكي مسلمان شوكا ببياكي مسيحي بلام بأشكرا أمشتهي للبنان وإستام إشكالها لعقدك إشكالها مسألة نسب مسألة حقوق يعني بوهر قانون أجريته وإحالة قانون كيتريكا أوش أو تنازع عشمان بيرنتشي مسألة أوي كتو كراست علي اشتكى أبي لقل واقعة بجونجي وقانونێکی وەزعی وابێ کە بۆ کە لەگەڵ سەردەمەکە بگونجێ ئێمە ئەزانین هیچ شتێک بەوە خۆتۆ مەسەلەی عەرەبیش سەردەمی جاهلی کە مەسەلەی ئاینی ئیسلام و محەممەد هات چی ئیشی لەسەر ئەوە کرد کە چۆن مەسەلەی مەدینە بکاتە یعنی بە شار چۆن کۆمەڵە یاسا و قانونی تیاجێ بەجێ بکە ئەگەر ئێمە لەو ڕوانگەیەوە ئاوە خوێندنەوەی بۆ بکەین لە جاهلیە تا یعنی مەسەلەی چی بوو یعنی ئازاد بوو لەوەی کە چەند ژنی هەبێت ئەوە خوێندنەوەکە کە نەها و ڕاستە و خۆ بتوانێت بڵێ منعی ئەوە ئەەکەم ئەوەنە بە تەدریجی وتی چوار ژن دوای چوار ژنەکەش هات مەسەلەی عەدلی هێنایە ناوە و کۆمەڵێ مەسائیلی تر هاتە ناوە ئێمەش لەگەڵ ئەوەیان کە ئەم کە هەر ئیشێک یعنی نەک هەر یاسای باری کەسێتی هەر یاسایەک کە تۆ بتهەوێت ئیشی لەسەر بکەیت کە تۆ بتهەوێت گۆڕانکاری لەسەر بکەیت یەک ئەبێ واقعی مجتەمەعەکەت بە هەموو جانەبەکانەوە خوێندنەوەی بۆت هەبێت دوو تۆ زەمینە سازی بۆ بکەیت یعنی ئەو کۆمەلگایە چۆن بەرەو ئەوە ئەبەیت کە بتوانی ئەم یاسایە ئەجا ئێمە یعنی ئەم بۆ چوونەبەوەی کە تۆ یەک شتی تریشێ یعنی ئەم مۆزوعی مەزاهیبە و سەرچاوی شریعەتی ئیسلامی کە من یەکێکە لەو بەحسانەی کە ئیشی لەسەرەکەم زۆر زۆر ڕاشکاوە پێتان بڵێم ئەسڵەن سەرچاوی شریعەتی ئیسلام کە قورئانە وجودی نەماوە يعني كسب قرآن إيشناكا هموي بآراء فقهاء وأينزاكان إيجاكا يعني السنة شي تيبران وخوتان أزان السرچاوة كان شريعة إسلام لقرآن وسنة وإجماع ويتخواروا إيه باشا أو يعني مرحلة قرآني تيبران والسنة نبوي أقوال وأفعال همشتكان شي تيبران وإجماع إجنما شكا إجماع إجنما طوال كوغنين لسربابتك إلا النتيجة إجماعنا ما أمهم مذاهب دروز بوا إيه باشا تو أصلاً أوي كأوان بيروي أكن مذاهبة
هیچ نەبێ بابگەڕێنەوە سەر شەرع ئەسڵێکە کە قورئانە با پێن بەپی قورئانەکە ئەو کاتە ئەم مەزاهیبانە ئەگەر تۆ بەپی قورئانەکە بێ هەموو تاکێکی مسلمان وەک یەک مامەڵەی لەگەڵ ئەکرێ وەکو یەک ئەوانەی لەسەرێتی تر بڕوای بەو ئاینەیە و بڕوای بەو یاسایە یەک بە یەک هەنگاو بەنگاو لەسەری جێبەجێ ئەکرێ بەس ئیشکالەکەی ئێمە لەوەیە کە گەڕانەوە بۆ مەسەب لەوانە بێ مەسەلەیەکی ئەوەی کە تۆ باوەڕ عەقیدەش زۆر مشکلەیە ینی تەسەور ناکەن ینی من چەند مانگێک پێش ئێستا بوو لەگەڵ گەشەخان بۆ ئیشێک لە بەغا بووین ینی تەسەور ناکەن ئەوانە عەقیدەیان چەنە ینی بڕوا ناکەی گەنجێکی 20 ساڵی خریج هێشتا پێی وایە هەموو پێنجشەمە و جومعەیەک ئەبێ بڕوا لە نەجەف و کەربەلا شین بکە ئێخۆ ئەمەش ئەزانی خوێنەوەمان بۆ تاکانە هەیە بەڵام ناکرێ ینی تۆ ئەو هەموو مەرحەلێ و تێپەڕان بێت جارێکی تر بگەڕێیتەوە دواوە ئەبێ ئەسڵەکە ئەوەیە ئەسڵەکە ئەوەیە کە تۆ ئیش لەسەر ئەوەی کە تاکێکی مۆدێرن ئێمە قسەکەمان بۆ دەست پێکەی تۆ چۆن چی ڕۆڵێکی ئەبێ یاسا و دەوڵەت لە دروستکردنی تاکی مۆدێرنە ئەگەر فعلەن ئەتەوێ بگەڕێیتەوە بۆ جاهلیەت و بگەڕێیتەوە بۆ عەسڕێکی کە ئیتر نازانم لەسەر کۆمەڵێ شت ئینسان هێشتا عەقڵی ئیشی نەکردبوو پێش نەکەوتە بوو کۆمەڵی ئەزمموی نەبوو ئەمە گەڕانەوەی بۆ ئەوە ئێمە قسە لەسەرەوەکەین هەنگاو بۆ پێشەوە بنین ئەم یاسایە چۆن بە مەدەنی بکەین ئەسڵ ئەوەیە تۆ دین و دەوڵەت لە یەک جیا بکەیتەوە دین بۆ تاکەکان عەقیدە و ئیمان و باوەڕی من خۆم و بینی خوای خۆمە هەر کردەوەیەک هەر هەڵسو کەوتێک علاقەی بە من و بە ئەوە هەیە حتا ئێسا و فەکیرە تازەکانی بواری ئاینی ئیسلام ئەڵێ ئەسڵەن ئەرکانەکان تەوحید و عەمەلی ساڵحە هیچ ئەرکانێکی تریان نێشتووە ئەڵێ یعنی زۆر بە قەناعەتی شەوە و بە کۆمەڵی ئەبحاسی زۆر قوڵ ئەمە ئەڵێن لە خۆشیانەوە ناڵێن ئەڵێ ئێستا ئەسڵی ئەوەیە تۆ تەوحید بڕوا و بە یەکتاپەرستی هەبی و ئیشی باش بکەی ترکە ئیشی باشت کرد خۆی بە تەدریجی تۆ کەسێکی باوەڕداری ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە ئەم یاسایە بەو هەموو مەراحیلە ڕۆیشتووە تۆ لە ساڵی 1959 باشە فعلەن دەوڵەت ئیشی لەسەر ئەوە کردو کە تۆ یاسایەکت هەبێت کچ و کوڕ یەکسان بێ لە میراتی باشە تۆ لە 2021 و 22 ییت ئەڵێ جارێکی تر من ئیش لەسەر ئەوە ئەەکەمەوە کە لەبەرەوەی ئەمە موچە بەس من نامەوێت مجتەمەعەکە هەر بەو شێوەیە بمێنێتەوە من نامەوێت ئەو گەنجەی کە لە بەغا من بینم هەر ئەو بیرکردنەوەی بمێنێ ئەمێ ئەم تاکانەی داهاتوو ئەم گەنجانەی کە ئێستا لێرن بیر لەوە بکەنەوە خەڵکێکی مەدەنی بن یاسایەکی مەدەنیان هەبێ باشە و ئەوەی کە مەسلەی بیر و باوەڕ و عەقیدەی ئەوە لە سەردەمانەیەکەوە تا ئێستا قەڵەکە بووە هەر کەسە و بیر و باوەڕی خۆیەتی و دەیان ئاین و ئاینزا و نەتەوەش هەیە و هەر لەسەر ئەو شتەی خۆشی ماوەتەوە بەس ئێمە ئەگەر بمانەوێت بەڕاستی تاکێکی مۆدێرنمان هەبێت تاکێک بێت کە بە معنای کەلیمە ممارەسەی ئازادیەکانی تاکی وەک خۆی بە قانونێکی مەدەنی هەبێ و با ئیش لەسەر ئەوە بکرێت کە ئەم قانونە لە چوارچێوەی یعنی ئێستا خۆ هەمانە مەسەلەی یاسای تریشمان هەیە یاسامان هەیە بۆ مەسیحیەکان بۆ موسەویەکان ئەوانەی کە یاسایان نیە یاسای تایبەت بە خۆیان ئێزیدەکانە لەگەڵ سابی ئەی مندائی ئەمانە یاسای تایبەت بە خۆیانێ خۆوانشمان هەیە ئەجانبیشمان هەیە ینی بێجگە لەم یاسای باری کەسێتیە کۆمەڵی یاسای پەیوەندیداریشمان هەیە بەم یاسایە ڕێعای قاسڕینمان هەیە یعنی کۆمەڵی یاسای ترمان هەیە مەسەلەی حەقی زەوجە لە سەکنە هەر پەیوەستن بەم یاسایە بەس قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە کە ئەگەر ئیشیش لەسەر بەڕاستی ئەوەی کە خەڵکیش ڕاستە مەسەلەن لەگەڵ تام ئەگەرێک و 30 ساڵ پێش ئێستا بڵین نەنکی من قەناعەتی ئەوەی هەبوو بێ ئەو فتوایی کە مەلاکە لە مزگەوتی گەورە دەری ئەکا هەر ئەوە بە ئیشکا بەڵام ناکرێ منیش دوای 30 ساڵ دوای 40 ساڵ هەمان بیرکردنەوە و هەمان ئەوم هەبێ ئەگەر بیر لەوە کەمەوە کە تاکێکی مۆدێرن و زۆر سوپاس بۆ سەرنجەکە و پەیمانخانگیە کاکە دلۆڤان فەرموو یەکەم جار وەکو چۆمەینەوە قسەی کە ئەو کردیەوەی کە عەقدی زەواج عەقدێکی کڕین و فرۆشتنە تەمان ڕاست دەکات لەبەرەوەی ئیجاب و قبول و مەحەلی ئەوەی تایە هەمووی تایە لەبەرەوە ئەوە زیاتر لە عەقدێکی کڕین و فرۆشتنە چێ ڕاستە ئێمە ئەوەی نەفەقە و زایدە ماری ئاسەری ئەو عەقدەیە بەڵام کە تۆ مجتەمەعەکە وا ناوە وەکو قانونەکە ناوە تۆ کاتتە مەجلیسێکی ماریان یەکەم شت کە باسەکە ماری و نەفەقەیە یعنی ئەوە وەکو ئاسارە نییە وەکو ڕوکنێکی ئەساسی حسابی بۆ بکرێ لەبەرەوە ئەبێ ئەو ئینە بگۆڕێت و دوایەوە مەسەلەی گۆڕینی دەستور ئەحوالی شخصی کە لە دەستی مەذهب و دینەکان و دەریکەین شتێکی ئەوە ئاسان نییە ڕاستیەکە ئێستا جارە تۆ پێش هەموو شتێ پێویست بۆیە کە قەناعەت بە مجتەمەعەکە بکەیت
یان هیچ نەبێت دەستورەکە بگۆڕی بۆ نەوەکۆی مستەفا کەمال ئاتاتورک لە تورکیا کردی دەستوری عوسمانی هەمووی لابرد و سکۆلاریزمی خستە شوێنی بەس ئەمە لێرە زۆری پێچێت تۆ سێرەکەی لەسەر تعدیلکردنەوەیکی قانونیشی ئەو سونە ڕێناگە و چجا لەسەر فەسخکردنەوەی دین لە وڵاتە ئەمەش زەمینە سازێکی زۆریە ڕەنگە لانێ بۆین 20 ساڵ زیاتریشی پێویست بێت سەبارەت بە مافی تاک بۆ نێسا فرەژنیە دایمە فرەژنی تقریبان بڵین یاساغە بەڵام تۆ سێرەکەی پەرلەمانی کوردستان بەعزی شێکی کردووە کە ناڕاستەوخۆ ئینی فرەژنیە بۆ نمونە کە ئەو پیاوێک کە خیانەتی زەوجیەکە ئەمە خیانەتی زیناکات و خیانەتی زەوجیەکات ئەبێ ئەو کەسی کە خیانەتەکەی لەگەڵا کردووە و کەسی کە هینەکەی لەگەڵا کردووە ئەبێ ماری کات و زەواجی لەگەڵاکە خۆشی ژنی هەیە متەزەوجە لەو کاتایە بە دووژن ئەمە لێرەیە خوا مخالفەی نەسێکی خۆیان کردووە لەبەرەوە پەرلەمانی کوردستانیش لێرە بەڕاستی مشکیلێ باشە بەس پەرلەمانی کوردستان ڕایگرت کە ئیشی پێ ناکرێ بەڵام بەڵێ وایە لە یاسای سزادانی عێراقی ڕاگیرانی زۆر باشە ئەوە ئێستا بڵێن لە پەرلەمانی بڵێن لە پەرلەمانی عێراق ئەو یاسایە لە بڵێن باشوور و ناوەڕاستی عێراق بۆ شێوازە جێبەجێ خاڵی ئاخیرم ئەم کەمپینەی ماوەی پێشوو بوو کە نەسەبی مناو بگەڕێتەوە بۆ دایکی خۆی کە بەڕاستی شتێکی ناڕوون بوو ینی بیدایەت چکە خەڵکیش بە یەکجاری هجومیان کردە سەری مەلای دینیۆمانە بەس بە ئەم شتە زیاتر لە یەزیدیەکان و ئەمانە کوور نەکەینەوە کە داژ و جمی کردوە سیان بۆ نمونە ئەم کەسی کە دایکی بۆم نەژن و پیا تەلاقە درێ مناڵەکە ئەچێتەوە لای دایکی ئەتوانی حلەکەی ئەوە بێت کە ئەم کەسە یان ببێ بگاتە سەنە ڕەشت یانی بگاتە 18 ساڵی بەرەو سەرەوانی بە مەرجە عەقڵی تەواو بێ ئیدراکیە بێت یان چۆمن بگاتە ئەهلی کامل بۆ نەمەزوم بیتی جارێ یان 15 ساڵە زواجی کردووە لەم حاڵەتانەیە مناڵەکە سەرپشکەکەین کە ئایا نەسەبەکەی بگەڕێتەوە سەر دایکی یان بگەڕێتەوە سەر باوکی لێرەشە ئەم مشکلی تریش حەلەکەین کە ئاڵێن دایک و باوکەکەت جیا بنوانێ نەسەبەکە هە لەسەر باوکەکەیە وتم کە 18 ساڵ بەرەو سەرەوە بۆ مەرجی پێش 18 ساڵەکە هەیە ئیسtisnایی هەیە کە بە کامل ئەهلی نینەبێ بۆ نمونە ئەزوم بیتی جارەیە یان 15 ساڵی تەواو کردو لە مناڵێکە لە دایکە بێت تا 18 ساڵ بەبێ هەویەتی بکە نا ئەو کاتە هەوەکەی لە سەباوکێتی ئەوە قانونیە تێکەڵکردنێکە لە بینی حەزانە و نەسەبا بۆیە ئەمێ ڕوو ببێتەوە مۆزوعی حەزانە جیاوازە مۆزوعی نەسەب جیاوازە ئێمە ئەوەی 57 کە باسی کرد مۆزوعی حەزانە ئەوەی باسی کەمپینەکەم کرد ئەوە کات تعدیلی کارتی نیشتیمانی مۆزوعی نەسەبە یعنی لە هەردووکیشی ڕوونکردنەوە ئێمە یعنی لەسەر کەمپینەکەش و لەسەر ئەوانی تریشە بەسەر چاو زۆر بەس یعنی من مەبەستم ئەوە بوو کە ئەو کەسە خۆی سەرپشک بێت نەسەبەکەی لەسەر دایکی بیان لەسەر باوکی بێت ئەگەر ڕوونکردنەوەیەکیش بێ چکە عادەتەن ئەو مناڵەکە لە دایکە بێ حتا ئەگەوژن و مێردە پێش خۆش بێ کاک دلۆڤان کاکە دلۆڤان گیان بەڕێزان ئەو دیارە من لە بەرەوەی کاتەکە کەم بوو زۆر بە خێرایی باسی ئەوانە مەکرد باسی عەقدی زەواجم کە ڕێی خۆشمود لەسەری بەس ئیتر بەو شێوازەی کە پەیمانخانیش وەکو ئەو کاکەش فعلەن یعنی تۆ ئەگەر سێری ئەو عەقدە بکەی ئیتر مۆزوعی مارەیی بکەیت و ئەڵێ ئەوە نەبێت و ئەوە ئەمە من ئاماژەم پێ کرد بە بۆچوونی من بۆ منزومەی زەواج نیزام یعنی نیزامێک هەبێت چکەمە پێکێنانی خێزانە تۆ بە عەقدێکی ئاوە بەو شێوازە منیش لەگەڵ ینی لەگەڵ ئەو عەقدەنیم حەز ئەمەوێت بڵین نیزامێک بێ پێکێنانی خێزان بێت لەسەر کۆمەڵێ بنەما و ئەساسیات بێ یعنی هەروە بە ئاسانی خەڵکێک هەم هەنگاوی بۆ نەنێ هەم لە جیابوونەشەوە هەروە شتێکی ئاسان نەبێت تۆ مجرد لەگەڵ ڕێزم بۆ ئەو بە ڕێزانە ئەو هاوڕێیانم کە محامین هەموو ئەزانین پیاوەکە ئەچێتە نووسنگەی محامێکە و دوو شایەدا باو ئەڵێ من ژنەکەمم تەلاقە یەک وەرەقە ئەچێتە ماڵەوە ژنەکە سیرەکە حکمی محکەمێ و ئەڵێ تۆ وەرە مێردەکە و تەلاقیاوی ئەمە یعنی تعسوفە خۆ هەموو ئەزانین بەڵام یعنی تۆ ئەگەرێک و مەسەلەن عەقدەکە بەو شێوازە نەمێنێت و هیچ لەسەرەوە بکرێ وەکو نظامێکی لێ بکرێ ئەو کاتە بێگومان لەو مەسەلەی کڕین و فرۆشتن و ئەو مەسەلانە لەو بابە ئەچێتە دەرەوە کۆمەڵێ بنەما و ئەساسیاتی تری ئەبێ وەلەوانە بێ بۆ مجتەمەعیش باشتر بێت یعنی لەسەر ئەو بنەمایە ئەو عەقدە بکرێت مەسەلەی اختصابەکەەوە هەر سێکمان
تۆزێک مداخەلەمان کرد گەشەخانیش و پەیمانخانیش و خۆشم مەسلەی لەبەرەوەی گەشەخانیش خۆی اختصاسەکەی قانونی عقوباتە یەکەم ئەو مادە قانونیە لە پەرلەمان و هەرێمی کوردستان کاری پێ ناکرێت ئەوەی ماوەتەوە مەسلەی پەیمانخانیش ئاماژەی پێکرد مەسلەی ژن و ینی ئەوە نییە ئەمە یەک شتێک پێ بڵێن پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 کە ئەو یاسایی تعدیل کرد ئیشی زۆر لەسەرەوە کرد کە ئەم فرەژنیە قەدەغە بکرێت بەڵام نەتوانرا کۆمەڵی ڕێوشێنی تۆند بەڵام ئەمەش هەر نەیتوانیت ینی زۆر بەڕاشکاوەنە ئێمە خۆمان من لە 2011 راپۆرتێکم لەسەر جێبەجێکردنی ئەم یاسایە کرد لە زاخۆ هەتا خانەقین هەموو شاروشە ئەوانەی کە دەرەوەی هەرێم و ئەوانەی ناوەوەی هەرێم زۆر بە ئاسانی هەر کەسێ بێوێ ژنی دووەم بێنێ بڕۆ لە کەرکووک لە مەخمور لە خانەقین لە مووسڵ عقدی دووەمت بکە عقدی سێمت بکە عقدی چوارمت بکە هیچ مشکلت نییە بەس لە هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێوشۆنانە ینی من خەڵکێک هەبووە بۆ مشکلەی خۆی و ژنەکەی هاتۆ قسەی لەگەڵ کردم توێتی پۆلیسی بەردەمی حاکمەکە کە مشکلەی هەبووە چۆن لە ژنی یەکەم جیابێتەوە ئاوە بانگی کردم ئەم لاوتێتی بڕۆ لە چۆن چەماڵ مارەیکە ینی لەناو محکەمەی سلەیمانی لەبەر ئەوە زۆر جار یاساژ ڕادع نییە ینی تۆ هەر ئەبێ ئیش لەسەر من ئەوە یعنی قەنەعەتی کولیمە بێت تۆ بە بەردەوامی ئیش لەسەر کۆمەلگا بکەیت بەڵام چۆن ئیشکردنێ تەتەڕف بەم لایە تەتەڕف بەولا بەوەی کە ئیتر تۆ ئینسانەکان مشکیان ئەوە داخراو بێت و بیر لە هیچ شتێ نەکەنەوە هەر تابع بن لەبەرەوەی دایک و باوکم ئەوەی کردو منیش ئەوە ئەکەم مناڵەکە شمۆک و منەکە منیش وەکو باپیر و نەمکمەکەم نە ئەبێت لە مەرحەلەیەکە بڵێ ئەمە بۆ وایە بۆ بەم شێوازە ئیش لەسەر ئەوە بکەیت کە باشترین و تۆ هەم خوێندنەوەت بۆ مجتەمەعەکەی خۆتە بێ ینی بەتایبەتی مەسەلەی عێراق و کوردستان من بۆچی ئاماژەم بۆ تەریخانە بە کوردیە یعنی تۆ ئەمانەمووی کەڵەکە بووە ئەم هەموو کەڵەکەیە چۆنێنی ئیشی لەسەر ئەەکەی لەبەر ئەوە فعلەن ئەمانە ئیشی زۆری ئەوێت تۆکەی بڕوات بەوە هەبوو کە ئەمە پێشالکاریە بۆ مەسەلەی فەردانیت و تاگەرایی چییە تۆ ئازادی تا ئەو کاتێک کە پێشێلکاری ئازادی بەرامبەرەکەت ناکەی بەس کە کەوتە ئەوەی پێشێلکاری کەواتە تۆش ئازادنی مەسەلەی نەسەب سوپاسدانەکەم ئەگەر فەرسەتێکم بنێ لەبەر ئەوەی سێ لە ئەندامی ئەو کەمپینە لێرە ئامادەی ئەم کەمپینە چۆن دروست بوو و ئیشی لەسەر چی کردووە ئەم کەمپینە لە 2010 دروست بووە لە ئەنجامی ئەوەی کۆمەڵێ بابەت هاتە بەردەممان کە ڕێگەچارەی یاساییمان بۆ نەئەدۆزرایەوە یعنی ڕاستە بابەتەکە سەرەتا لە کەیسی ئێزیدەکانەوە سەری هەڵدا لەبەر ئەوەی لە 2014 ئێمە ئیشمان لەسەر ئەو کچانە ئەکرد و ئەو ژنانە ئەکردن کە بڵین داعش ئیتر خۆتان نەزانن چیان پێکرا کڕین و فرۆشتن و تەعەدا و اختصاب و چۆن ئیش لەسەر ئەمانە بکرێت لە ڕووی نەفسیەوە لە ڕووی گەڕانەوەیانە دوای چەند ساڵێک مەوزوعی مناڵ دروست بوو ئەمانە اختصاب کرابوون و هەندێک لەوانی کە ئەگەڕانەوە مناڵیان هەبووە زۆر بەشیان نە ئەگەڕانەوە لەبەرەوەی ئەیانزانی کە بێنەوە مناڵەکانیان نایەنەوە لەبەر کۆمەڵی مەسائل ئەسڵەن مجتەمەعی ئێزیدی هەر پێی قبوڵ نەبوو کە دایکێکی ئێزیدی مناڵێکی موسڵمان بێنێتەوە و ئەمانە بەڕاستی ئێمە ئەم کەمپینە نۆ کەسین هەر ئەم نۆ کەسەکە دراسێکی بەردەوامی دوور و درێژ یعنی وا تەسەور نەکەن بە دانیشتێ بە دوان نەخێر یعنی لەگەڵ زانکۆکانە لەگەڵ خەڵکی ئاینی لەگەڵ سپۆڕی یاسایی لەگەڵ دەروون ناز لەگەڵ کۆمەڵ ناز بە بەردەوامی ئیشمان لەسەر ئەمە ئەکرد ئێمە ئەتوانین چی بکەین ئایا پرۆژەیەکی جیاواز بۆ ئێزیدەکان دروست بکەین یاخود ئەمە چی بێ بە نەتیجەی هەموو دراسی یاساکان هاتین کارتی یاسای کارتی نیشتیمانیمان هەیە مادەی 19 و 20 باز لەوە ئەکا کە مناڵ لە دایک ئەبێ ناوی بڵین ناوی خۆی ناوی باوکی ناوی باپیرەی ئێمە داوای ئەوەمان کرد ئەو مناڵانەوە ئەرزانن حێلی قانونی هەیە مەسەلەن ئەو محامیانەی کە لێرن ئەزانن بە دایکەکە ئەوترێت ئەڵێ فەرموو بڕۆ ناوێکی وەهمین بۆ بێنە ئەلی ئەحمەد مەحموود بە ناوی باوکەکەوە باشە ئەمە ناوی باوکەکەی و دایکەکە بەس ئەم دایکانە کاتێککە هاتن ئێمە قسەمان لەگەڵکردن وتیان باشە ئێمە وجودمان هەیە بۆچی بە ناوی دایکەکەەوە نەبێ ئەو لەحزەی لە دایکە بێ کوترانی نییە باشە گەورە ئەبێت هیچ یعنی کارتێکی نییە نەئەتوانێت ئێستا گەشتونەتە مەرحەلەوەی بچنە مەکتەب نەشتوانن بڕۆنە مەکتەب ناچنە بەخچە نە مەکتەب نە هیچ یعنی وا تەسەور نەکەن یعنی بە نەتیجە هەر ئەو ئێزیدیانە ئەمە بێت ئێمە لە پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەیەک لە پەرلەمانی عێراق ئەو بەڕێزانەی کە پێم وابێ یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق ئێوە لەگەڵمانە نەبوون مەسەلەن منەظەمەیەک لە دیالەوە هاتبوو باسی ئەوەی کردوتی ئێمە 350 مناڵمان هەیە
هەمووی دایکەکەش زەواجی شەرعی کردووە، یعنی لە دەرەوەی مەنزومەی عەقدی زەواجی ژنیە. بەڵام ئەم باوکانە ئێستا کەس نازانێت لەکوێن داعش بوون، ڕۆیشتون، کوژراون کێن، ئەم مناڵانە هیچ کارتێکیان نییە. یعنی خۆ ئەوە نییە ئێمە ئیش لەسەر هەموو دایکێکی تەنها ئەەکەین بەوەی کە ئەم دایکە ئەم مناڵی هەیە، ئەم مناڵە یەکەم هیچ یعنی تاوانێکی نییە و دروست بووە. ئێکە دروستیش بۆ تۆ ئەبێ ژیان و مافەکانی پێ ببەخشی. ئەو مافانش کە پێش ئەبەخشی یەکەم شت ئەوەیە کە تۆ کارتێکی هەبێ، هەویەیەکی هەبێ. ئەم هەویەی نییە. ئێمە بە بەردەوامی ئیشمان لەسەر ئەم بابەتە کرد. ماوەی ئەم هەموو ساڵە پرۆژەکەش ئامادە بوو، لە پەرلەمانی عێراقیش تەقدیم کرا و واژۆی پەیوەندیشی یعنی لەلایەنە گەڵ مەسیحیەکان، ئێزیدیەکان، موسڵمانەکان هەمووی کۆبووینەوە. باشە و تێگەیشتنیشیان هەموو ئەم ئیشکالە بۆ دروست بوو. لە 38 ئێمە لە تایتانیک کۆبوونەوەمان لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی ئەم شارە کرد بۆ ئیشکردن لەسەر کۆمەڵگا. ئەو قسەی کە ئێمە قەنەعەتمان پێێتی کە تۆ بێ ئیش لەسەر کۆمەڵگاکەی، ئەم فیگەرانە کاریگەریان هەیە لەگەڵ کۆمەڵگایە. کاتێک کە ئەم شتە بە کۆمەڵگا ئەڵن لەوانە بێ من نەتوانم وەکو ئەوان بیگەێنم. کێشەکەی ئێمە چی بوو؟ ئیعلام هەمووی لەوێ بوو. هێشتا نەکۆبوونەوە دەستی پێکرد بوو، نە هیچ کەسێکمان قسەمان کرد بوو، نە هیچ ڕوونکردنەوەیەک. ئیعلام هەرچی هونەرمەندە گرتی، ئەڵەی چی من خۆم یعنی ئەو دوو کەسێک کە لە لامۆ نزیک بوون، هەژان خان بوو لەگەڵ دەشنێ موراد، دەشنێ سێ ئەلامی ئیزناوتی من ئەسڵن هاتووم هەر تێنەگەیشتم، ئێوە بۆستن با من تێبگەێنم ئەنجا من قسە بۆ ئێوە بکەم. ئەمە خەلەلی دڕوویە. یەک یعنی ئەوەی لە 38 ڕۆبەڕووی هەر هەمومان بۆ ئەو ئەندامی کەمپینە فتوامان لەسەر درا، جوێنمان پێدرا، ئەوەی فەیسبووکەکەم هاکرا، ئەوەی کە چی بەرامبەر چکە تێنەگەیشتن بوو. بەڕێزان ئێمە داوای ئەومان نەکردووە هەوی باوکایەتی لە هیچ باوکێک وەربگرینەوە. و تەنها ئێمە ئەڵین ئەو دایکانەی کە تەنهان بە هەر هۆکارێک بێ، هەر نەتەوەیەک بێ، هەر ئاینێک بێ، مافی ئەوەی هەبێت کە نەسەبی ڕەچەڵەکی خۆی با بە مناڵەکەی. ئەمە بەسیترین مافی ژنە کە بتوانێت ئەم هەویەی خۆی با بە مناڵەکەی، ئەم مناڵە ڕەچەڵەکێکی هەبێ بتوانێت پێی بچێتە. ئەنجا بۆچی بۆ ئیزیدیەکان یا بۆ هەرکە بەتەنیا ئێمە نامانەوێت تەمیزێکی یعنی سلبی بێ لە داهاتوە ئەم مناڵە جیا بکرێتەوە. دوای 10 ساڵی تر ئەگەر بۆ نمونە مناڵێک ناوی بە ناوی دایکەوە بێ، یەکسەر هەموو مجتەمع بڵێ ئەمە مناڵی داعشە، ئێمە ئەوەمان ناوێ. ئێمە ئەمانوێ ئەمە مافی هەموو هاوڵاتێک عێراقی بێ، هەموو کەسێک. منێکیش کە دایکم باشە مناڵیشم هەیە و بە ناوی باوکیشیانەوەیە، مافی ئەوەم هەبێ بە تەبیعی بڵین هۆ ئاماژەشم بۆ کریانی بە ئیتیفاق خۆمان، بە ئیتیفاقی دایک و باوکەکان خۆمان ڕێک بکەوین لەسەر ئەوەی کە یەکێ لە مناڵەکان یا مناڵەکان بە ناوی من بێ، بە ناوی باوکی بێ. ئەمە نە هەڵۆشانەوەی خێزانە، نە لێسەنەوەی مافە، تەنها و تەنها ئێمە بۆیەش بەو شێوازە کردمان کە بۆ هەموو هاوڵاتێکی عێراق بێ بۆ ئەوەی ئەو مناڵانە گیانە بنەوە. یعنی مجتەمع ئەو کۆمەڵە و شەناشرینە کە بەرامبەریان بەکار ئەهێنرێت. و ئێستاش ئیش لەسەرەوە ئەکەین کە کۆمەڵە سپۆت دروست بکەین کورد کە ئەم کاریگەری ئەوەی مناڵێک کە مەسەلەن ئیتر باوکی دیار نییە لە ماڵەکە یەتە دەرەوە یاریەکە پیاوی سوپەرمارکێتەکە یعنی بمبورن، ئەمە هینی مستەڵەحی مجتەمعەکەی پێڵێ زۆڵ، پێڵێ باوک نادیار، پێ ئەوە یەک بابەتی تر بەڕاستی کە من زۆر مایە گەرانی بوو بە تایبەتی لە خەڵکە یاسایەکانەوە چکە ئێمە خۆمان یاسایین. من هاوڕێشمە بەڕێز بەڕێوبەری ڕەگەزنامە و ئەو بەڕێزانش کە لە کولەی قانون مەسەلەن ئەڵێ ئامادەیە مناڵەکە تەسجیل لەکرێ ئالێرەیە ئەنووسرێ باوک نادیار یعنی مەجهول النەسەب، ئامادەیە بنووسرێ ئەڵەقید یعنی زۆڵ، ئەنووسرێ ئەوە تا ئامادەن یعنی مجتەمعەکەی من ئامادەیە ئەو مناڵ ئالەیە بنووسرێ ئەڵەقید، بنووسرێ مەجهول النەسەب، بنووسرێ باوک نادیار، بەس ئامادە نییە من مناڵەکەم ناوی لاو ڕازاو بێ. بۆ لەبەر ئەوە ئێمە ئیشمان لەسەر ئەوە بۆەوە ئەرزانین و پێشمان وتراوە، یعنی ئێمە ڤیددیوەکیان بۆ ناردین زۆر گرنگ بوو کە ئێمە ئەسڵەن ئەم چەند کەسەی ئەم کەمپینە دروست کراوە لە ئەساسا لە ئیسرائیل لە مناڵیەوە یعنی لە هینە ژێرزەمینەکانی ئەوان چۆن بەرمەجە کراوین، چۆن گەورە کراوین، چۆن پەروەردە کراوین، ئەنجا لە 2008 مان کردو لە مەسر، ئەنجا دوای ئەوە هاتووینەتە کوردستان ئەمانەوێ مجتەمعەکە سەر و خوار بکەینەوە ئەمانەوێ نەخێر. ئێمە هەر کەس ئەو نۆ کەسە و هەموو ئەوانش ئێستا هەرە و نۆ کەسە نین، ئێستا کۆمەڵێک منەظەمات بە بەردەوامی لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی عێراق ئێمە یەک دانیش ئاماژەکان و بە مێژوو هەروە
پلە پلە هاتیتە بەرەو ئاینەکان تا گەیتە ئێرە ئەوە من لەبەرابە ئەوە بێژم دەبین بەهین ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتم ئەو وەختە لەسەر ئاین قسەت کرد ئەوبەتە من زۆر ئاشنا بە مادەکان ئێرە و یاسایرە نیم چون ئێرانین من لەسەر ئێران قساکەم ئاین ئێمە ئەشی واقعی بیمین من زۆر حەزم کرد ئەو قسەتە کردو ئەشی واقعیەتمان قبول بێ نازانم لەهجەکەم حاڵیەوە نیانە ئەشی واقع بین ئاین نەخش و دەورێکی زۆر هەیە بۆ ژنان بەتایبەت مەسڵەن بە فەرز قەتڵگەل ناموسی لە ئێرانە لە هەرچی جیا هەست ئێرانی چا هەست بەداخەوە ئەو قەتڵگەلە ئەکرگێ و قەتڵگەل ناموسیە بەجێ ئەوە کە پیاگ ئەنجامیە پیاگ مجازات کرێت لە تەرەف یاسا و وەلێ ناکرێت هیچ یاسا هیچ دفاعی لە ژن ناکات دفاع لە پیاگەکات وە لە نەهایەت بێعەداڵەتیە ژن مەحکوومەکات هیچ حکمێ لە مۆرد ژنا سادر ناکات ئەیژێ ئەشێ شەرعەن ئەم ژنە بکوژگێت بۆ ژن مەسەن کچێک بە جرم ئەوە کوڕێ ڕەفیقیس بە جرم ئەوە عاشقا نابێ ئینسان نییە بۆ ئەشێ بکوژگێت ئەی کوژن و هیچ جرمێکی بۆی ناکەن یعنی پیاگ ئازادە شاید یاسا 2-3 ساڵ بیگرێت وەلی نییە وەلی ژن ئەگەر ئەو کارە بکە ئەو قەتڵ ئەنجام بە قساسەکرێت دوای ماوەی لە زیندانە ئەدامیەکەن یەکێک ئەوە ئیشارەتان بە ئەقد کرد من بڕوان بەوەسە منیانی خۆم بیر و باوەڕم ئەوەسە کە ئەقدکردن قەراردادێکی اجتماعیە ئەمە ژنا کردێت و بە نەزەر من فرۆشتنە ژن ئەفرۆشن لە بەرابەر پوڵە لە بەرابەر شیربەها نەزانم ئیسە بوێ لێرە هەستیانیە جاران لە ئێرانە بوو لە ئێرانە بوو ئیسە کەمترە ئەڵبەتە کەمترە ئەیوت مەسەڵەن ئەو نە شیربەها دانین ئەو نە مارەیی بێت ئەو نە لیباس بێ ئەو نە تەڵا بێ ئەو نەبێ بەرحاڵ ژنیان ئەفرۆش لە بەرابەر ئەمانە وەختی ژن بفرۆشکێت ئەمە بێ ئەرزشیە بە مەقام ژن ئەمە نەوعی تاقیرە نەوعی تەوهینە بە ژنەکردێ وانە مەسەڵەن خۆکوژی ژنان بۆ چییە لە ئێرانە بەتایبەت زۆر بووە بەداخەوە ئەسڵەن ئامار خۆکوژی لە ئێرانە ئەلعان لە ساڵە شاید 5% زیاتر بووێت بۆ چییە ترس و وەحشتێکە لە بنەماڵەکەیان هەستیان بە خاتر مەسایل ناموسی ئەترسن واقعان وەحشتیان هەزێژن ئەم باوکو برای ئێمە بژنەوەی کە ئێمە فڵانە کەسمان خۆشگەرەکە ئەمان کوژن خۆیان خۆدکوژیەکەن بە خاتر اقتصاد خاتر ئابووری مەسەلەی ئابووری ژنانێ فرەمان هەست بە خاترەوە شغڵیان نییە ئەگەر شاید نزیکە کەمتر لە 10% ژنان شغڵێ مەسەڵەن وەک کارگەل تەولیدی و تجاری و ئیداریان بێت باقی ژنان شاید 35% ژنان لە ئێرانە بێکارن فرێک لە ژنانمان وارد بانگە لە قاچاخەون مواد مخدر و لەو ڕابەتەیچە معتادەون متاسفانە وەختێ معتاد بوون تەردەون لە تەرەف خانەوادە و جامعە وەختێ تەردبوون خریانە دەرەوە فڕیاندا لە دەرەوەمانە خودکوژیەکەن ئەمانە گشتی چییە بە نەزەر من هۆکارێک کە ئێژن هۆکار توندوتیژی کولتور پیاوساراریە تەنیاوە نییە ئائینە ئائینیش نەقش گەورەی هەست لە توندوتیژیە کە بەرامبەر بە ژنانە کردێت تەنیا ئەوە نییە ئەو وەختە چتگە لێتر نەخشگە لێتر کە بۆ ژنان هەیە مەسەڵەن یاسا الآن یاسای ئێران دژ بە ژن کارەکات نەزانم ئێرەیش من نازانم چۆنە یاساکان یاسای ئێران دژ بە ژن کارەکات دژ بە ژن کارەکە هیچ کارێ بۆ ئەنجام نا هیچ دفاعیاتێ لە مۆرد ژن ناکە مەسەڵەن ئیعدام ژنان بە نەزەرێ توندوتیژی نییە ژنانی سیاسی و غیرە سیاسی لەم 42 ساڵە لە ئێرانە لە ئێرانە باشە تاوانی مەسەڵەن من چییە من عەقیدەم ئەمەیە عەقیدەی من ئەمەیە من بۆ ئازادی ئینسانەکان شەڕەکەم بۆ عەداڵەت ئیجتماعی خەریکە مبارزاکەم بۆ ئەشی ئەعدام کردم ژنێک سیاسی و ئازادی خواز کە مەسەڵەن ناتوانێ لە مەحاکم قەزاییە هەیئەت منسفە نییە ناتانێ وەکیڵی بۆ خۆی بگرێ کە دفاعی لێکە لە ئەو لە پەروەندەکەی ئەم ژنەشی ئەعدام کردێ ئێمە کچانی زۆرمان لە ئەوڵ ئینقلاب ساڵ 57 لە ئێرانە ژنان کچانی مبارز دەشەڕ پێشمەرگۆشتۆختە لە ناو شار کوردستان ڕۆژهەڵاتە بوو ئەعدام کریان
ئەم کچانە ڕۆژێ بەر لەوە کە ئەیدام کردیان لە شەویە مورد تەعەڕز پاسدارەکان قەرارگریان کە دوایی خۆیان چوون بە خانەوادەکانیان و دوتیان ئێمە شەرع و ئیسلام ئەیژێت ئەچێ ئەمانە بوون بە ژن جا ئەیدام کردن ئایا ئەمە فاجعە نییە ئەمە جنایەت نییە ئەمە چی ناوێنن چی مەسەڵەن ئەشێ بۆچە ئاین بە من ئیجازە نامن وەکو ئینسانی زندگی کەم وەکو ئینسانی انتخاب شغڵم بێ انتخاب ئزدواجم بێ انتخاب کارم بێت انتخاب فرەچت گرترم بێت و ئەوە کە ئاین بڵێ ئاین چ نەخش و دەورێکی لە هێنا هەست لە حەزانەت مناڵە ئەمە قانونێکە 1400 ساڵ لەمەوە بەر لە عەرەبستانە تعین کریا بۆ ژنان بۆ کە ئەشێ ئەم قانونە بووەنە ڕێگەوە حەق تەلاقیان نەبێت حەق حەزانەت مناڵیان نەبێت حەزانەت مناڵیان بە وەلی قەهریدا بە باوای مناڵەکە چۆن پیاگە ئەو جرمە کە پیاگە بەخاتر ئەوە ژن ناتوانێت حەزانەت مناڵ بەوەتە بگرێت بۆ ناتوانێت ئەتانی گەورەیکە ئەتوانێت 9 مانگ لە معزرتە خوازم حامڵە بێت و زایمانکە ئەو دەردە ئێش و زایمانە بکێشی وەلێ ناتوانێت گەورەیکە چۆن ژنە ناتوانێت بەخاترەوە ژنە حەزانەتیان بە پیاکدا ئرسیان نیمەی ژن نیمەی پیاک ئرسی برد ئەمە لەو قانونی نووسریە دیارە ئێمە من وەکو خۆم بەخوێندنەوەم بۆ هەندێک بابەتی بڵێن چونکە کاتێکە بڵێن لێکۆڵینەوە ئەکە ئێبێ بەراوە من قسەکانم لەسەر دوو پارتە تەبان یەکەمیانەوەی ڕیکۆمندیشنێکی بەسیط بەس بۆ ئەو کامپینی کە ئەکرێ کامپینەکە تقریبان وای لێ هاتووە بۆ بەبەرەی دژە دین و ینی دیندار و تقریبان وای لێ هاتووە بەڵام ڕیکۆمندیشنی من ئەوەیە ینی تۆ بتوانی ئیش لەسەر دینەکە بکەیت چونکە ئەوەی کە لە غیابی باوکات مناڵێک بە ناوی دایکیەوە بانکەی ئەسڵەنەوە ئەسلی دینە بۆ نمونە لە غیابی ئەوەی کە ئیسا کوڕێکی نییە لە قورئانە وتراوە ئیسا بن مەریەم وانێ بە ناوی دایکی بانگی کردووە نە نەوتراوە لە قیتونە ئەم وشانە بەکاراتوە کە ئێستا هەیە کەواتە تۆ توانی ئەمە بەکاربێنی بڵێ ئەسڵەن من ئەمەوێت چۆنەڵی بۆ مجتەماعەکە و کە دینیە ئەتوانی بڵێ ئەسڵەن من ئەمەوێت ئاەتێکی قورئان جێبەجێ بکەم وانی ئەمە ئەپرۆچێکە بێت چۆنەڵی پێی بگەیت چونکە تۆ ناکرێت لە سفرەوە بچیتە سەوانیە مەجبوری لە بچیتە ڕەساسی دوای ئەوەش لەوە چێ 20 ساڵی تر بگەیتەوە ئەوەی کە بە تەواوەتی سپی بێتەوە مەوزوعەکە بۆیە بەڕای من لە باتی هونەرمەندان تەبانەوە ئیشێکی زۆر باشە بەڵام بۆ نمونە دەشنێمرات باوکی من گوێ لە دەشنێمرات ناگرێ وانە ئەوانەی کە خواردنەوەکانن تەسیر ناکرێت لە سەریان بە دەشنێمرات و بە باوەڕکە زۆر کەم یعنی ئێستا ئەوانەی کە چۆنەڵی ینی ئیلتیزامێکی دینیان هەیە زیاتر ئەتوانی ئیش بکەی لەسەر مەلایەتیەکە و ینی بەڕای منە و ئاەتە بەسە بەس ئیسا بن مەریەمەکە بەسە بۆی کە تۆ ینی ئەپرۆچێکی جوان بڕۆیت و کەسیش ناتوانێت دژایەتێکی وا بکە دووهەمینیشان مەسلەی ئەعدامی ژن لە کاتی ئەوەی کە با بڵێن ئەگەر خیانەت بکرێت یا شتێکیوە بەڕای من ئەویش ینی ئیسلام لەو کاتەیە ئیشی لەسەر مجتەماعی کردو کە واقعەکەوا بوو ئەبێ بکوژرێ ئەم چی کردو ئەم هاتووە چۆنەڵی لیمیتیشنی بۆ کردو نەک ڕەوایەتی پێبا بە چی لیمیتیشنەکەی بۆ کردو بەوەی کە ئەکرێتەوە 4 شایەتی هەبێ هەر 4 شایەتەکە بە چاو بینی بێتیان ئەنجا تۆ قەرارێ ینی تقریبا ئەچێتە بواری عفو پابلیک سێکسەوە وانە یعنی سبۆ نمونە ئەم 4 شایەتە 3 شایەتی هەیە بە چاو بینیویانە شایەتی 4م نەیبینیوە شایەتی 4م سزا ئەدرێ هەڵێ کە نەوبینیوە تۆ چۆن قەرار لەسەر ئەوە ئەیت و ژنەکە و ینی چۆنەڵی سزایی لەسەر نامێنێ بۆیە بەڕای من ئەوەش چۆنەڵی لیمیتیشن کراوە و ئیشی لەسەر مجتەماع کردو دووبارە ئیسلامیش ئیشی لەسەرەوە کردوەوە لە سفرەوە نەچۆتە سا ینی وردە ینی 4 شایەت نەیوتووە نابێت کەس بکوژرێت چونکە مجتەماع قبوڵی ناکە بەڵام کە ئەڵێ 4 شایەت و هەر 4 بە چاو بینیوە شتی وا هەر لێرە سایە سفرە وانە ینی بەڕای من ئەپرۆچێکی دینی لە هەموو شتێکا تۆ توانی دینەکە بەکاربێنیتەوە بۆ ئەو ینی مەبەستە جوانەی کە پێێتە چونکە بەڕاستی ینی ئەگەر پێغەمبەر خۆی بمایە صلی الله علیه وسلم ینی بە 40 ساڵ بژیایە بۆ نمونە زۆر شتەکان نەگۆڕان بەڵام بە دوای ئەوەی تر کۆمەڵێک شەڕ و ئەوانە هاتە ڕێگەوە ئەو شتانی کە قورئان بۆی هات تەطبیق نەکرا ئەنی سێکێک لەوانە ئەمەیە یەکێک لەوانە 4 ژنەکە خۆی لە ئەسڵا 4 ژن کەمکردنەوەی نەک زیادکردن وانە دوای ئەوە هاتە سەر عادل ینی ڕازەخان خۆی باسیەوانی کرد زۆر جوان بوو هەمان مەفهوم ئەتوانی بەکاربێنی هەم بۆ نەسەبەکە هەم بۆ مەسلەی زیناکە و زۆر سپاس باز زیاتر لە کاتان نەکرد
دەست خۆش ڕازاوخان بۆ بابەتەکەت وەڵای من بە دوواداچوونێک بۆ قسەکەی پەیمانخانەکەم چونکە خۆشی ئیشارەتی یا بە من لەبەرەوە ئەوێ وەڵام بەمەوە بەڕاستی من ڕاکانی پەیمانخان زۆر جار بە نەزەریاتی بار وەرەگرم و گوێی لێگرم بەڵام لەمایان ناکۆکم پەیمانخان بۆ من و تۆ وەکو یاساییەک بەڕاستی حەزم کرد گفتوگۆیەک دروست بێ لە بینمانە ڕازاوخانیش ئاماژەی پێیە یعنی خۆی قانون بۆ استقرار و تەنزیمی کۆمەڵگەیە ینی بۆ ئەوەی مرۆڤ خۆشگوزەران کات کاتێک خۆشگوزەرانە بێت کە یاسا بەسەر هەمومان ناوەکو یەک جێبەجێ بکرێ و کاتێک کە کۆمەڵگە مەدەنی ئەبێت کە ئێمە یەکسان بین لە بەردەم یاسا هەمومان بەڵام ئەم خۆی کۆمەڵگەی عێراقی بەتای بەگشتی و کوردستانیش گیرۆدەی دەستی پەرتپەردبوونی کۆمەڵگەین لە ڕووی ناوچەگەریەوە لە ڕووی مەسهەبیەوە لە ڕووی دینیەوە لە ڕووی کۆمەڵێ بابەتەوە کە بەداخەوە ئێستا حیزبیەوە ینی ئەمانە هەمووی بۆتە پەردبوونی کۆمەڵگا یاسا کۆکەرەوەی ئەو پەردبوونەیە ینی تۆ چۆن نەتەوە دروست دەکەی ینی مەسە بۆ نمونە ئەمریکا ئەم هەموو با مەسهەبی تیا بێ با نەتەوەی جیاوازی تیا بێ ڕەشپێستی تیا سپی پێستی تیا بەس یاسا نەتەوەی دروست کردووە ینی کۆنترین دەستور کە دەستوری ئەمریکیە کە ماوەتەوە ئیشی پێکرد ڕاستە تعدیلاتی تیاکراوە ئەو نەتەوەی دروست کردووە کە ئێستا تۆ بچیتە ئەمریکا بژی هەز ناکەی کە نامۆیت و غەریبیت لەوێ بۆیە من پێم وایە یعنی قانونێکی موحد بە کەم و کوڕەکانی شۆ من ڕاکێ ڕازاوخانم هەیە باشترە لە وردکردنەوە و خردکردنەوەی بەرەو مەسهەبگەرایی ینی ئەگەر ئێمە باسیە وکەین لەبەرەوەی ئازادیەکانی تاک لەو مەسهەبانەیە هەریەکە و بە پێی بیر و باوەڕی خۆی بچەسپێنین ئەمە پێم وایە نابێ ناوی بنین ئازادی ئەبێ ناوی ئەبێ پێشێلکاری مافی ئازادی بەرامبەرە یاخود زیاتر دروستکردنی ناکۆکی و پێکدادانی نێوان تاکەکانی کۆمەڵگەی هەر باشترین نمونە کە من و تۆ ڕەنگە زۆر ئازارمان چێشت بێ بە کوشتنی دوعا مەسەلەن دوعا بۆ کوژرا لەبەری حەزی لە کوڕێکی ئیسلام کرد ینی ئەگەر کوڕێکی مەسەبی جعفەری لەگەڵ مەسەبێکی شیعی لەگەڵ کچێکی مەسەبی شیعە بێوێ زەواجکە شتێک ڕێگەنەیە ئەوە بێتە بربەست کاتە لێرەشا تۆ ئازادی ئەو پێشێل کرد وەکو تاکێک کە بڕیاری خۆی بە ینی یاساکە بۆ ئەو قۆنا من خۆم لەگەڵ جاکردنەوەی دین لە دەوڵەتم وە بەڕاستی ئەم مجتەمەعە شەرقیانە جورئەتیان نییە ئەم بڕیارە بن جورئەتیان نییە ئەگینا دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی سونی مەسهەبی بوو بەڵام کەمال ئەتاتورک هات بە یەک بڕیار دەستوری گۆڕی ئیتر کەسیش بۆی نەبوو فزە بکە من باسی خراپیەکانی و تونند و تیژی و ئیستیحادەکانی ناکەم بەس باسی گۆڕانکاری لە کۆمەڵگا ئەەکەم دەسەڵات ئەگەر بی یاسای بەرەنگاربوونی تونند و تیژی کە خۆت یەکێک بووی لە ئەندامە چالاکەکان کە مناقەشە و کردووە لە هۆڵی پەرلەمانە مەلاکان هاتنە سەر خەت وتیان داوایان لە سەرۆکێریەم کرد نابێ ئەم یاسایە قوبوڵکەی نابێ ڕێگە بە ژنانی ناو پەرلەمان بێ ئەم یاسایە دەرچێنن بەڵام سەیرەکەی وەڵام نەیرایەوە بەڕاستی منم بە خەڵکی ئیجابی ئەو کاتەی سەرۆکی هەرێمیشی ئەبینم جوابی نایە بوو بە یاسا ئەگەر ئێمە کەم و کوڕیەکانیشی ئێستا ببینین بەڵام لە داهاتووە هەر ئیجابیاتی ئەبینین نەتیجەیە بینین بۆیە ڕۆچوونەوە ناو مەسهەب زیاتر قوڕەکەمان بۆ خەستەکاتەوە لەوەی لی دەربین و بچینە قانونێکی مەدەنیەوە کە لە بەرژەوەندی کۆمەڵگە بێ یعنی ئەمە بۆ چوونە سوپاس دەکەم ئەگەر بە وەری نەگرانی جیاوازیە لە ڕایە ینی دەسەکانە خۆش بێ دیار و کاک زانیار و خاتوگەلایش بەس یەک وەڵام دەست خۆش گەشەخان ڕوونکردنەوە بوو پێمان یعنی هیچ ئەوە کاک مەبار ئێمە ئیشمان لەسەر و خاڵە کردو بێگومان ئێمە لە ئەو پرۆژەی شاکە ئامادەمان کردووە گەڕانی شریعە گەڕاویشینەتەوە بۆ ئەوەی لەسەر چاوەی شەرع ڕێگە ئەیەنا وەرەدەمان ئەوانەی قانونی دکتۆر فاروق عەبدوڵڵاهی ئەناسی پرۆفێسۆرە لە شەریعەتی ئیسلامی بەحسێکی کورتی پێ تەقدیم کردی کە دەڵێ شەرع ڕێگە ئەیان و هیچ مخالفەتی شەرعیان نییە بەناو بەناوی دادگەری سێ حاڵەتەکەشی بە هەر سێکی بە تەفسیلی بەواژووی خۆی و ئێمە لەگەڵ پرۆژەکەشمانە هەمان ڕەئی ئەزانی یانی
بۆ پەرلەمانی عێراق لێت چی پێکاتەوە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەو پرۆژە بکرێتە بەرنامەی کارەوە ئێمە هەرچەکەمێک ئاماژە بۆ بە هەموو ئەوانەی لە پەرلەمان بوون بە هەموو ئەدیانەکانەوە بە هەموو نەتەوە و جیاوازەکانەوە هەر هەمووی متتەقیکن تاکە پەرلەمانتاری کورد کە ناویشی دەهێنم زۆر دژبوو دکتۆر موسەمان کە بەداخەوە بۆ جاری تریش بۆ پەرلەمانتار یعنی بۆ ئێمە زۆر ماخۆش بوو لە بەرەوەی کورد بوو ئێمە تەسەوەر ئێمە عەرەبەکان و هەموو ئەوانەی مەسی هەمووی پشتیوانیانە کرد ئەو جوابێکی زۆر یعنی لە دەرەوەی منطق و لە دەرەوەی یعنی شەرع و ئەوەش بوو تەنیا پێمان وا بوو کە هینا ڕەتفعلێکی شخصی خۆی بوو تەسەوەرمانە کرد لە حاڵەتێک بترسێ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەوە ببێ بە قانون کەسێک ئەوەی بەرامبەر بکات بۆیە بەڵێ کاک مقبال ئێمە ئەومان لە بەرچاو گرتووە ئێمە ئەزانین کۆمەڵگاکەمان زۆری مسلمانە تەقدیریش بە خۆشمانەوە یانی مسلمانی تەقدیریشمان هەیە بۆ ئەوە کە کۆمەڵگاکەمان لە چی پێکاتۆ و چ بیر و باوەڕێکی ئاینی هەڵگرتووە بەڵام ئیشیشمان لەسەر ئەوە کردووە و بە وەکو بەڵگەیەکیش ئیشمان لەسەر ئەوە کردووە کە هیچ ڕێگرێک لەڕووی ئاینی و شەرعی ئیسلامەوە نییە بۆی کە ئەمە پرۆژەمان سەر بدرێت سوپاس بۆ بێژگارەکان شەکار نەبات ئەگەر ئەوانی تربە هەرسێکیان قسە کرد جیابیان هەیە کار ئەمەریش ئەڵڵا زۆر خاتر ساجان سپاس دەستان خۆش بێت من پرسیارێکم هەبوو پرسیاری یەکەمم بۆ نمونە ئێمە گەر باوەڕمان بە تاگەرایی هەبێت دەوڵەتی کوردستان بڵێن باوەڕ بە تاگەرایی هەیە وەک منۆکو تاچێک بۆ نمونە کاتێک تووشی کێشەیەکە بم داوا ئەەکەم بۆ نەوە بە قانونی مەدەنی لەگەڵمان نەکرێت قانونی وڵات خۆی قانونێکی مەدەنیە بەڵام من ئەڵەم نەخێر من وەکو تاچێک مافیەومێ داوای مافێکی شریعەتی کەم بۆ نەوە پێی قانونی مەزەبی شافعی کار لەگەڵ نابکرێت ئایا قانونی مەدەنیەت لەو کاتەیە ڕێگە بەما ئەدات لە کاتێک ئەمە دژی خۆشیێتی ئەنی ڕێگە بە دژی خۆیە داتوانێ پرسیارێکی تریشم بۆ نمونە من با بڵین باز لەسەر گۆڕینی کۆمەڵگا بکەین بۆ نمونە من وەکو کەسێکی با بڵین نێر باوک برا گەورە پلەیەکی کۆمەڵاتیشم بۆ نمونە هەیە تۆ چۆن قەناعەت بەم نەهێنیت باوەڕم بە مەدەنیەت هەبێ باوەڕم بە مافی ئافرەت هەبێ باوەڕم بە مافی خوشکە بێ باوەڕم بە یەکسانی میرات هەبێت باوەڕم بە کۆمەڵێک بە ئازادی بۆ کچەکانم هەبێت لە کاتێکە من قانونیە کۆمەڵایەتێکە عشایرێکە قانونە ئاینێکەش کۆمەڵەت دەسەڵاتی زۆری داوە پێم دەرەجاتم هەیە بەسەر خێزانمە توانای کچەکەم دەڵم کێمە دڵ و بیان بە و کێمە دڵ نەبوو نەیەم بە و حسابی ئازادی بۆ نەکەم هەنێشتە بێ لەژێر دەسەڵاتی منابێت تۆ چۆن لێرە قەناعەت بەم نەکەیت کە ئەم ئەفزەڵیەتیانم هەیە قەناعەت بەم نەکەی من واز لەمانە بێنم کۆمەڵێک ئەم مافانە بدەمونەوە بە بەرڕەگەزی بەرامبەر بە مێینە بە خوشک تۆ چۆن ناتوانێ بە لەگەڵ ناکەی یعنی بۆ نمونە ئەلێرایە ئەگەر ئێمە باس لەوەی کەمالێت تاتورکەین ئەگەر شتەکە بەهێز بیکەین ئایا من ڕەوایە ئایا من بۆ نمونە هینم نابێت کاردانەوەم نابێت یاخود بە سۆفت پاوەر بێ با قسەی هین بێت بە تێگەشتن و بە قەنەشتێ بێت کە قەناعەت بۆ من دروستکەی کە بەڵێ من هەڵم بە مەدەنیەتەکە بێت باشترە و پرسیارێک تریش هەر بۆ برا بەڕێزە یعنی کەوتێ بێت چوار شاید هەبێت ئێمە وتارێکی مامۆستا هەڵۆ هەیە زۆر ڕەنگە زۆریشمان بینی بێت یعنی با سەحابە من بەس پیاوێک لە ماڵەکەمان بێتە دەرەوە بیبینم خێزانم بەتەنیا لە ماڵ و پیاوێک بەس بێتە دەرەوە بیبینم ئەڕۆمەی کوژم ئەم قسەش کە پێغەمبەر گەڕنەوە ئەڵێ واللهی ئەوە لە هەمووتان با غیرەترا فڵان کەس من نای سەحابەکەم بەتەواوی بیر نەماوە یعنی کە هەنەجا شەریعەتیش ڕەوایەتی ئەدا با قانونە پیاو سالارێکە مازانی شریعەت یعنی ڕێگێکی قوڵی پیاو سالاری تایە نەسەب هەربی پیاو سالاریە بەپی نەسەب بێ بڕا پیاو سالاری بێت حەزانەکە هەر پیاو سالارە چکم دۆزار مناڵ موڵکە بێتەوە بۆ بابەتی نێرینە ماڵی باوک یعنی هەنە کات دین چۆنەڵی لە هەردوو سەرەوە مینی هەیە یعنی بە تەواوی ناتوانانی پشت بە دین بەسی ئەگەر تۆ لەلایەکەوە دەرچێ بکەیتەوە یەکێک تریە لەلایە ئەو دەرچە لێت داخات سپاس قۆناغی بە تەمەنی و پیربوونی هەیە کۆمەڵگەکانیش بەم شێوازە گەشاکەن ئەکرێنەوە هەر لە سەرەتاییەوە ئینسان کۆمەڵێک کەرەستەی سادەی بەکارهێناوە بۆیە بیرکردنەوەیکی سادەی هەبووە وەڵامانێکی سادەی هەبووە دەربارەی بینی تاکەکان خۆیان دەربارەی گردون و ژیان و هەموو شتەکانی کە بەڵام کە کەرەستەی زیاترێتە ناوە وردە وردە بیری مرۆڤ ئاڵۆسترە بێ هەر کەسە و ئەبێ بە ساحێبی بیرکردنەوەی خۆی هەر میلەتە و بە شێوازی خۆی گەشاکات بۆیە کۆمەڵگەکانیش
نەریت و کللتوری تایبەت بە خۆیان دروسە بێت کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی بەعام و کۆمەڵگە ئاینەکان سەرەتا کە ئاینەکان دروست بوون بەرهەمی کللتور و نەریتی کۆمەڵگەیەک بووە دواتر گەشەی سندووە بۆ کۆمەڵگەکانی چواردەوریان ئاینی ئیسلام من باسەکەم کە ئاینی ڕۆژهەڵاتە کە سەرەتا هاتۆتە بڵاو بۆتەوانێ لە سەرەتاوە خۆی گونجاندووە لەگەڵ کللتوری وڵاتەکانی چواردەوری ئەو وڵاتانەی کە بۆی ڕۆشتووە حتا ئەگەر جیاوازی بکەین لە نێوان ئیسلامی ئێستا و یاخود مەلای ئێستا و مەلای کۆن ئەم جیاوازیە زەحە هەیە کە زەقە هەیە عەفوو کە ئەوەیە لە پێشترە ئاینەکان چۆتە ناو کللتور و نەریتەکانەوە خۆی گونجاندووە بەڵام لە ئێستاە ئیسلامی سیاسی سەلەفیەت ئەمانە ئەیانەوێت دووبارە کللتوری نەتەوەکان نەریتەکان بگونجێنەوە لەگەڵ دینەکەیە لە پێناو بەرژەوەندی خۆیانە تەواان و لە هەموو سلکەکانیشە ئابووری لە بینی تاکەکانە لە بینی ژن و مێرد و خێزانە تەحکومی کردووە بەو یاسا و بەو نەریتانەوە کە دروست بووە بۆ نمونە لە بینی ژن و پیاوە نەفەقا لە لای پیاو بووە لە سەردەمانێکە لە کۆمەڵگەی ئێمەیە پیا و پارەی پیا کردووە بۆ خێزانەکەی لە ماڵەوە بووە بۆیە ئەم خێزانە نەیتوانیەوە کۆمەڵێک یعنی ترساوە لەوەی کە کۆمەڵێک کاردانەوەی هەبێ یان کۆمەڵێک داوای مافی ئازادی خۆی بکات لە پیاوەکەی لە بەرامبەر ئەوەی کە ئەم پیاوە تەلاقی نایە بۆچی لەبەروی ئەیزانی دواترە گەڕێتەوە بۆ لای دایک و باوکێکی پیر ناتوانێت خۆی بشێنێ بەڵام ئێستا وردە کە ئافرەتیش هاتۆتە ناو ئیشکردنەوە بووە بە ساحێبی پارەی خۆی ئەم مەوزوعەکان ئەگۆڕێت یعنی بە گوێرەی گۆڕانی کللتورەکە گۆڕانی ئەو ئیشکردن بە گوێرەی گۆڕانی ژیانیان ئەوانیش ئەگۆڕێت بۆیە ئەبێ یاساکانیش لەگەڵیا بگۆڕێت جا حەلەکە لێرەیە چییە؟ ئەبێ لەبەرەوەی ئینسان فرەیە ئەبێ یاساکانیش فرە بن پێشوەختە بڕیار نەدرێ ڕاستە بە شێوەیەکی گشتی کۆمەڵی یاسا هەبێ بەڵام بۆ وردکردنەوەکەی ئەبێت دوجار لە محکەمەکانە لە دانیشتەکانە یەکلای بێتەوە نەک پێشوەختە بڕیار بدرێ کە چی بکرێت و چۆن بێت لە مەسەلەی بۆ نمونە ئەوەی کە مناڵ بە ناوی دایکەوەیان باوکی بێ ئەمە چ کێشەیەک ینی تۆ گەر لە بنچینەوە مناڵ بە ناوی دایکەوە بواە دوجار پیاوەکانیان وت کە با بە ناوی باوکەوە بێ بۆ نمونە بەڵام ێستا لە ئەوروپا و لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە چۆنە بە ناوی عەشرەتەکەیوان نەسە هینەکەیەوە بانگەکرێ بە ناوی نە دایکەوە نە باوکەوەیە فامڵەکەیەوە بانگەکرێ بزەڵت من خۆم لە 2012 بوو ناوی فەیسبووکەکەم سۆشیال میدیاکانم گۆڕی بە ناوی دایکم لە جیاتی باوکم بە سەیرەکەم لەوێ هەم دایکم پێی ناخۆشە هەم باوکیشم بۆچی لەبەرەوەی لە نەریتی کۆمەڵگەکە لامیاوە ئەم شتانە چۆن ئەگۆڕێت بەڵام ڕاستە ئێستا ناوەکە بە ناوی باوکمانەوەیە بەڵام مناڵەکان هەر دایکیان خۆشەوێ دوجار قانونەکەش ئەگەر مناڵەکە لە خوار 18 ساڵەوە بێ هەر ئەیا بە دایکی پشتگیری دایکێکە ئیتر مەبەستەکەم ئەوەیە کە ئامانجەکە لە قسەکانم ئەوەیە کە ئێمە ئەو قانونانەی ئەو یاسایانەی دائەنرێت اختیار بدرێتە دەستی تاکەکان خۆیان نەوەک پێشوەختە بڕیار بدرێ بەسەر مجتەمەیەکی گەورەیە دەستان خۆش بەڵێ دەست خۆش بۆ لێکۆڵینەوەکەت زۆر جوانە و دەست خۆش بۆ پەیمانخانیش بۆ چوونەکانتم زۆر بەدڵ بوو من لێرە ناژیم 35 ساڵە لە دەرەوەم لە ئەوروپام جا من کە ئێوە قسەتان کرد هەر هەمووتان قسەتان کرد وێنەیەکم وەرگرتووە لەو قسانە من کەسێکی یاسایی نیم لە بوارێکی ترە خوێندنم کردووە بەڵام هەتاوەکو کوردستان لەگەڵ عێراقا بێت ئەبێت و هەر یاسای عێراق بەسەر ئێرەشا تەطبیقیکەی ئەو کاتێکی ئێمە بووین بە وڵاتێک ئەو کاتە ئەتوانی یاسا خۆی جێگەی خۆی ئەگرێ کە سیستێمە دروست کرد وڵات خۆی دروست بوو وڵات دروست بوو ئیتر یاساش جێگەی خۆی ئەگرێ تا ئێمە ئەو یاسا کۆنەی عێراق کە 200 ساڵ چوزام 1000 ساڵە بەکار ئەهێنرێ قەت پێش ناکەوین دوای ئەوە ڕیسێرچەکەی بەڕێزت حەزەکەم هینەکەم هەیە لەسەری من خۆشم ڕیسێرچم کردووە لە باری تەکنیک هەستەکەم کە ئێوە بە شتێ وەکو چۆن بڵێ بەردی گەورە علامەتی پیانەیانە
هەموو ڕسێرچێک ئەبێشی بکەیتەوە بۆ خوارەوە لقێکی وەربگری لە لقەکە خۆت هینکەیت ڕسێرچ لەسەر ئەو لقە بکەی بۆ ئەوەی ئینجا لە هەموو لقەکانەوە کۆیکەیتەوە بەشە گەورەکە حەلکەی ئەبێ بۆ بەشە بێ جا سیرەکەم ئێوە ڕسێرچەکەتان لەسەر ئەوەیە کە هەموو لەسەر بەراوردی ڕسێرچەکانتان یعنی ئەبێ بەراورد بکەی کە ڕسێرچەکەی لەسەر وڵاتانی دەوروپشتە هیچ دەبیرتان لەوە نەکردوێت وڵاتانی دەوروپشتێش لە ئێمە دواکەوتوترین چونکە ئەو وڵاتانەی کە یاسای ئیسلام ئەخەنە ناو یعنی بە چۆن بڵێم وەکو یاسای ئیسلام وەکو یاسایەکی بناغا بەکار ئەهێنن لەبەر ئەوەی یاسا هەموو یاسا دینیەکان سەربەستی مطلقیان نەیەوە بە کەسەکان کە ئازاد بن دایما ڕێگریەکیان بۆ کردووە بۆی نەچێتە ئەو دی و فکری ئازاد بێت بیر کاتەوە بیر لە سەربەستی خۆی بکاتەوە بزانێ خۆی وەکو خۆی چۆن ئەوێ بژی بۆ نمونە ئەوەی پەیمان خان باسی کرد ئەبێ یاسایە دروست بکرێت لە دین جیا بکرێتەوە هەتاوەکو ئەم یاسایە لە دین جا نەکرێتەوە ئەو کەسە ناتوانێت سەربەستێکی ئازاد وەرگێت ئەو کەسێک کە خۆی ئێوێ لەگەڵی بژی بەبێ ینی ئەو وەرەقەیە هیچ بۆ من ناگەیەنێت چونکە ئەو وەرەقەیە ئەتوانێت بڕێت ئەتوانێت کۆم بێ ئەتوانێت بچێتە تەنەکەی خۆڵەکەەوە ببورن کە ئەو قسەیەکەم بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە لە بینی من و ئەو کەسایە ئێمە چەند یەکتریمان قبوڵە ئەو هەموو تەلاق و کێشەیە کە لە کوردستان دروستە بێ ئەوەیە کە بەو شێوەیە ئێمە ئیشەکەین لەسەر شێوەی ئەچین وەرەقەیەکە نووسین مەلایەک یەمارەی ئەکات من ئەگەر ئەو کەسە بە زۆر لەگەڵیا بژیم بە 1000 وەرەقە هەبێ لە بینمە بە 500 لیرەی ڕەشادی لە بینی من و ئەو کەسە هەبێ کە من ئەو کەسەم نەوێ لیجێ ئەبمەوە جا ئەمانە هیچی بناغە نییە بۆ بەیەکەوە ژیانی مرۆڤەکان ئەبێ سەربەست بن کە منێکێکم ئەوێ لەگەڵی بژیم بۆ ئەوەی نسبەی تەلاق خەم بێتەوە ئەبێ ئازادی کەسایەتی زیا بکرێ بەڵێ اینجا ڕسێرچەکانتان من حەزەکەم لە جاتی ئەوەی کە بەراورد لە بینی وڵاتانی دەوروپشت ئەکەن لە بینی کوردستان و دەرەوەیە بیکەن چونکە دەرەوە ئێستا لە 2021ە ئەوە کۆتایی قسەکان مفەرمە یەک پرسیار لام ڕوون نەبوو ڕاستەکەی باسی عەقدی زەواجت کرد کە لەگەڵ ینی هەڵبەت من خۆشم هەر لەگەڵ ینی نا ینی بەدیلی تۆ چییە مەسەلەن ئەوە حەزەکەم جای من بیتەوە بەڵام لە ڕاستیە هەرچەند ڕسێرچ و باسەکەی تۆ لەسەر قانون بوو بەڵام شتێک هەبوو لێرە غایبە کە تەنیا بە قانون ناکرێویش کللتورە با بڵێن بەڕاستی من پێویستمان بە شۆڕشی کللتوری هەیە مەسەن ئێمە بە کللتور ئەتوانین قانون بێنینە ژێربار و چۆن قانون ئەتوانێت ڕۆڵی هەبێت لە دروستکردنی کللتورە کللتوریش بە هەمان شێوە ئەتوانێت ڕۆڵی هەبێت لە دروستکردنی قانوناوە خاڵەنجا من بەڕاستی لەگەڵەوەشانیم هەموو قانونێکی مەدەنی قانونێکی عادل و یەکسانە بەعکسەوە قانونی مەدەنی زۆر جا ستەمکاریەکەی زۆر لە قانونی فیودالیزمیش خەتەرناکترە ئەو سەبارەت بە شوناسەکە ڕاستەکەی ئەوەی ناسناوەکەم کاتی خۆی وتارێکیشم لەسەر نووسی لەگەڵەوەشە کە من دەستخۆشیم لێکردن و پشتیوانیشتانم بەڵام لە حەزاتی زۆرم لەسەری هەبوو لەبەرەوەی بەڕاستی کەمپینەکە وا کەوتەوە کە ئەمە کەمپینی کۆمەڵە کەسی خۆشگوزەرانە باز لە کێشەیەکەکەن لە ناو مجتەمەع ئینسانی هەلا کردووە یعنی ئەم پەیامیان نەگەیشت بۆچی یعنی بۆ نمونەیەکێک لەو فیگەرانەی کە ئێوە پشتان پێبەست هونەرمەندەکان ئەگە هونەرمەندەکان خۆیان دواکەوتوو بوون خۆیان لەسەر شاش کاکە تۆ سەیری ئەو کەناڵان تیڤیکە بزانە هونەرمەندانە خۆیان چۆن بوون بە کاڵا چۆن بوون بە گاڵتەجار چۆن بوون بە مازەلا چۆن ئەم دێ ئەتوان نە فونکە نا ئێمە کە باز لە هونەرمەند دەکەین یعنی ئەمە من لەگەڵ هەموو ڕێزێکم بۆ هەموو کەسانە بەڵام بەداخەوە ئێستا کەناڵەکان هەندێک کەناڵ کە ڕێک یعنی چۆنڵێ عمودی فەقیریەوەم کۆمەلگایی شکاندووە تێکی شکاندووە متمانەی وە نێشتەوە بۆیە لەبەرەوە من بۆ خۆم لە حەزم هەبوو لەسەر ئەوە ڕاستی مەسلەی نەریت و گۆڕانکاری لە قانون و ئەوانە بەڕاستی جورئەتی ئەوێ
من کە ئیسلام نەبووم بڕوان بە دین نەبوو بێ بە جورئەتەوە بڵم باوەڕم پێێنێ بۆ لەبەرەوەی کە کەسێکی دینی بەرامبەرم نە من سازشی بۆ بکەم نە ئەو سازشم بۆ بکە یعنی بە کامی دڵ ئێمە بتوانین ئاڕای خۆمان دەرببڕین ئێمە کاتێک کەڵێن بنەمای قانونی ئەحوالی شخصی لەسەر بنەمای شەرع بێ ستەمکاریتە با کاتێک کە ئێمە قسە لەسەرەوەی قانونی ئەحوالی شخصی لەسەر بنەمایەکی مەدەنی بێ بەڕاستی بەر لە هەموو کەس ئیسلامەکان پارێزراوترن یعنی ئەبێ ئێمە زۆر یعنی ئێستا کاتێک کە ئێمە قسە لە جاکردنەوەی دین لە دەوڵەتەکەین لە ڕاستیە بۆ ئینسانێک کە دینی زۆر بۆ مهمە و پەیوەندی خۆی و خوا ئەوێ مەسەن دیندانێکی باش بێ بەڕاستی لە کۆمەلگایەکی سکولارە لە کۆمەلگایەک لە دەوڵەتێکە کە دین تیا باڵا دەست نییە یا با بڵێن دین تیا قانونی با بڵێن ئەحوالی مەدەنی لەسەر شەرع نییە دین پارێزراوترە چونکە دەوڵەت دین بەکارهێنێ بە خراپی وێرانێکە بەهەرحاڵ من هەر ئەوم لە حەزانەمە بوو زۆر زۆر سپاس دەکەم سپاس دیارە زۆر دانیشتن بۆی زۆر بەرکۆتی و بەخێرایی وەڵامی ئەو بەڕێزانە بەس مایکەکەت وەرگرە ئەمە تەسجیلی ناکە ئەوەمان کۆتایی پێ بەڵێ کاک دیار بەڵێ خۆی بابەتەکە لەسەر ئەوەیە کە تۆ ئەوەیە نایەکسانی و نادات پەروەرێکە ئەوەیە کە تۆ ئاوە بەو شێوازە دەسەڵاتت داوە بە تاکێک و تاکەکەی ترت کردووە بە تابعی ئەو ئێمە قسەمان لەسەرەوەی کە یەکسانێکە دروست ببێ ئەبێ ئەم تاکە لە پێناوی دروستبوونی یەکسانی دەستبەرداری کۆمەڵی بەرژەوەندی خۆی ببێت بۆ ئەوەی یەکسانی دروست ببێ و بەرژەوەندی گشتێکەیە تۆ کە یاسایەکی گشتی عام و مجەڕەدە دەرکرد ئەوە برژەوەندی گشتی هەموو تاکەکانە لەوانە بێ من وەکو تاکێک زەرەرمەند بم بەڵام کۆی تاکەکانی تر مستەفی دەبن ئەوەش ئەوەیە یعنی لێرە پرسیارێک دروزە بێت لەسەر پرسیارەکانی بەڕێزت ئایا درێژەپێدەری هەمان شێوازی ژیان و دابشکردنی دەسەڵات بین ئایا درێژە پێدەر بین دەستوری ئەمریکا بڕیاریا بڵێ نەخێر ئێمە درێژە پێدەر نین هەموو ئەوانە تێ ئەپەڕێنین و لێرەوە دەست پێ ئەەکەین و دەستوری بۆ نمونە معەمەر قەزافی لە کتێبی سەوزی خۆیاڵێ نەخێر ئێمە درێژە پێدەرین تێگەی کەواتە ئێمەش ئەوە ئێمەین بڕیار ئەین ئایا درێژە پێدەر بین یان نەخێر هەمووی ئەو لانین و خۆمان ڕێچکەیەکی تایبەت بە خۆمانمان هەبێت کاک زانیاری جواب بزانم هەر ئیزافەت هەبوو هیچ یعنی پرسیارێک نازانم هیچ پرسیارێکی وانە بوو کە من بتوانم وەڵامی بەڕێستان بمەوە گەلایشخانگیان ئێمە ڕیسەرچەرەکەمان یعنی بەراوردکاریە یعنی من قانونی فەڕەنسی یعنی یەکێ لەو بابەتانەی کە ئێستا هەر وەڵامیشە بۆ پرسیارەکەی کاک عومەر لە قانونی فەڕەنسی نظاممانێ نظامی زەواجمان هەیە عقدمان نییە نظامیش چیە سیستەمە حکومت دایڕشتووە ئەڵێ بەپێی ئەم مادانە بەپێی ئەم ڕێکاریانیە کەسەکان ئەتوانن زەواج بکەن و بەپێی ئەمەش ئەتوانن تەلاق بن یعنی کە هیچ پیاوێک ناتوانێت بەبێ هۆ یعنی بڵێ بەژنەکەی بڵێ سێ بەسێ تۆم تەلاقات وی تر تۆ ژنی منی ئەوەیە سیستەمەکە یعنی ئەوە نظامەکەیە بۆیە بڵێ ئێمە بەراوردکاریمان کردووە ئێمە بەڵام بڵێ بڵێ آخر ئەوەیە ئێستا تۆ کاتێک بڵێ ئێمە سەرچاوی یاس ببورە سەرچاوی یاسا لە لای ئێمە یعنی قانونی فەڕەنسی و لەگەڵ کە لە ڕێگەی قانونی مسرەوە نەقل بۆ بە وڵاتە عەرەبیەکان وە شەریعەتی ئیسلامیە ئێمە بەراوردکاری لە نێوان قانونی فەڕەنسی ئەەکەم لەگەڵ شەریعەتی ئیسلامی تاک لە قانونی فەڕەنسی وجودی چییە و لە شەریعەتی ئیسلامی چییە و لە قانونی فەڕەنسی چۆن ستێپ بای ستێپ بۆچی یعنی تاگەرای سەری هەڵا لە ڕووی مێژوویەوە ئەی دوایی بۆچی ئەو ڕەخنانە چی بوون تووشی تاگەرایی بوونەوە بەرەو مەسەبی جەماعی ڕۆژنەوە ئەی ئەو ڕەخنانە چی بوون بەرامبەر مەسەبی جەماعی ئەنجایم لە موجتەمەعەکەی خۆمە مەسەلەن تۆ ئەڵەی کوردستان کە دەوڵەت دروست بوو ئەوە بەڕێزان هەتا ئەم لەحزەیە هەرێمی کوردستان ماوەی 30 ساڵەکە ئەیتوانی لە یەکەم پەرلەمان و لە یەکەم دانیشتن دەستوری خۆی هەبێ دەستوری نییە هەرێمێک نەیتوانیوە تا ئێستا دەستوری خۆی هەبێ بێجگەلەوەی کە پەیوەستە بە دەسەڵات و بە سەلاحیەتەوە بەشێکی تری ئەوەیە کە ناتوانێت ڕوبەڕووی ئەو مادەیە ببێتەوە کە ئەڵێ لە دەستوری هەرێمی شا ئەڵێ شەریعەتی ئیسلام سەرچاوی سەرەکی هەموو یاساکانە نابێ هیچ یاسایەک ئەمە لە پرۆژەکەیەوە ئەڵێ نابێ هیچ یاسایەک پێچەوانەی دەرچواندنی ئەو یاسایە نەبێ کەواتە ئەمە بەردی قورس نییە بە پێچەوانەوە ئەمە دەستپێکردنی یەکەم هەنگاوە هەموو شتێک
هیچ شتێک یعنی ئاسان نییە هەموو بابەتێکیش قورسایی هەیە بەڵام گرنگ ئەوەیە تۆ هەنگاوی یەکەم بنەی ئێمە ئەگەر بمانەوێت هەرگەڕێم و بۆ قسەی پێش ئێستاکە ئەگەر بمانەوێت درێژە پێدەری ئەوە بین با هەمومان ئاواهی دەستێ بە چاوی خۆمانەوە بگرین و بڕۆین ئیتر ئەوەی هەبووە قبوڵی بکەین و ئیتر ئێمەش بە هەمان ستایل ئەوە یان ئەوە تاکە ئێمە پێمان وایە ئەمانەوێت گۆڕانکاریە بە شێوازێک کە کەرامەتی ئینسانتیایە پارێزراو بێت کە تاگ وجودی هەبێت باشە کە یەکسانی و دادپەروەری هەبێت کە ئازادی هەبێت ئەوە بە تەئکیدی ئیشی هەمومانە هەر یەکە و لە ئاستی و پێگەی خۆی و هەر یەکە و لە بوارەکەی خۆیەوە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین ئەگەر بۆ خۆشمان نەبێ بۆ نەوەکانی داهاتومان بێ و زۆر سوپاستان دەکەم بەخێر هاتن سەر هەردوو چاوم